بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتانداین لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتوو سێمیوانی زۆر چاکمانەیە شیکردنەوەی زۆر ور دەکەین لە دوای لەبارەی دوا پێشاتەکانی شەڕ بەقسە لەسەر خستنە خوارەوەی فڕۆکەکانی ئەمریکا چ پەیامێکی تێدایە هەروە باز دەکەین دوای 37 ڕۆژ بۆچی ئێران ماوەتەوە نەڕووخاوە پەیوەندی بەچیەوەیە وایە هێرشی زەمینیش دەکرێت وەقسە لەسەر مۆڵەتەکەی دۆناڵد ترامپیش دەکەین ئایا مۆڵەتەکەی کە دەڵێت 48 کاتژمێری ماوە چی بەسەردێ ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاروق محەممەد و مامۆستا وشار عومەر عەلی و کاک هەتوان عومەر قسەی لەسەر دەکەین زۆر بەخێر بێ سوپاسیان بەدەبوونتان دەکەین بەمجارە لە کاک هەتوانەوە دەست پێ بکەین کاک هەتوان بەخێر بێن سەبارەت بە خوێندنەوەیەکمان بۆ بکەی بەکەوتنە خوارەوەی فڕۆکەکان دوێنێ فڕۆکەیەکی F-15 کەوتە خوارەوە فڕۆکەیەکی ئەیدەش هێلیکۆپتەرێکی بلاک هۆکیش بە ئامانجگیرا بوو ئەمە چ پەیامێکی تێدا بوو لێکەوتەی چی دەبێ لەسەر لایەنی ئێرانی ئەمریکی سەرەتا دووبارە سپاسانەکەم خۆشحاڵی جارێکە و جارە دکتۆر فاروقیشمان لەگەڵایە دووبارە بەنسبەت ئەو ڕووداوانەی دوێنێەوە قسەی زۆر لەسەر ئەکرێ بەڵام ئەگەر ئێمە هەوڵ بین تۆزە لایەنە جیاوازەکانی باس بکەین خۆی ئەمە دەرخەری یەک ڕاستیە ئێمە لە بیدایەتی جەنگەکەەوە کەمترین ڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکە و درۆنی ئیسرائیلیمانێ بەڵام زۆرترین ڕووداوی کەوتنە خوارەوە یا خستنە خوارەوەی درۆن و فڕۆکەی ئەمریکیمانەیە ئەمە لای شیکەرەوانی ئەم بوارە دەلالەت لە ڕاستیەکە کە ئیسرائیلەکان ئەوە کە پێوتی ڕاهێنانی پێش چوونە ناو بواری جەنگەوانێ بە شێوازێکی زۆر ورتر ئەنجامیان داوە وە لە ڕووی ئەو تەشبیه سازیانەوە کە لە چەند ساڵی ڕابردووە کە بە بەردەوامی خواستەوەیان هەبووە کە هێرش بکەنە سەر ئێران ئامانجەکانیان دیاری کردووە و ئەو نموزانیان دیاری کردووە کە ئەیانەوێ هێرشی بۆ بکەنە سەر چکە بە بیرمان نەچێ شتێک هەیە لە کاتی هێرشی ئاسمانیا پێوترێکردنەوەی کۆریدۆری ئاسمانی واتە تۆ ڕێگایەکی ئەمنی ئاسمانی یەکەیتەوانێ و ئەو بربەستی سیستمی بەرگریە ئەو بربەستانەی کە ئەکرێ ببێتە لەمپەر لە کاتی هێرشەکەیە لە مدە زەمانەیە لایەبی بەڵام جیاوازیەکەی بۆ ئەمریکیەکان لەوەیە کە ئەمریکیەکان وەکۆی کە باسەکرێ زۆربەی و شەوانی پێشووتریش باسمان کردەوە ئەمریکیەکان ئەم ئامادە سازیان نییە بەم شێوازە و هێرشەکانیشان چڕوپرترە و ئەو کۆریدۆرانەشی کە یکەنەوە بە بەردەوامی لە ئاسمانی ئێرانە وەکوی کە پێشتر دیاری کرابوو تاران شیراز ئەسفەهان بەڵکو بە دوای ناوچەی تازەتر ئاگەڕێن بۆ هێرشکردن بۆیە لەو ڕۆوە ئەکرێ کە ڕوبەڕووی ئەم زەرەر و زیانانە ببنەوەنێ ئەمە لایەنیکردنەوەی کۆریدۆرەکانی بەڵام وەکۆی کە ڕێڕەوی ئاسمانی بەڵێ بۆچی ئەکەونە خوارەوانێ ئێمە یەک خاڵ هەیە جاری پێشوو لە هێرشی 12 ڕۆژەیە زۆر باسکرا کە مەسلەی ئەوەی لە ئێران پێوتێ پەدافەندی غێرعامل ینی سیستمی بەرگری ئێران لە هێرشی 12 ڕۆژەیە زۆر بەباشیشی نەکرد یەکێک لە هۆکارەکانیشی بریتی بوو لەو ئۆپراسیۆنە هەواڵگری کە لە ناوخۆی ئێرانە ئەنجامەدرا لە ڕێگەی درۆنەکانەوانێ هێرشێکی زۆرە کرایە سەر سیستمە بەرگریەکان لە ناو خۆیانەوانێ لە ڕێ ئۆپراسیۆنە جاسوسیەوە کاکرا چکەمە سێ جۆر ئۆپراسیۆنی هەواڵگری لە ناو ئێرانە ئەنجام درا لە گرنگترینیان ئەوە بوو کە پێوتە تاکتیکال درۆن ئەو درۆنە بچکۆلانانەی کە برابوونە ئێرانەوانێ لە ڕێی تۆڕی هەواڵگری ئیسرائیلی خۆیەوانێ و لە ناو ئێرانە سیستمە بەگرەکانەکران بە ئاماژە و بینیمان لە شڕی 12 ڕۆژەیە هەنێ سیارەی هەواڵگری ئێرانی دوای ئۆتۆمبیلەکان کەوتبوون هەوڵی گرتنیانەدا ئەو ئێستا ئێمە ئەوە نییە شوێنی دەم جەنگە ئەمە نیە تا ئێمە هیچی نێکمان نەبینەوە تەنها ئۆپراسیۆنەکانی ئیسرائیل چڕبۆتەوانێت لە هێرشی ئاسمانیە بەڵێ لەبەرەوەی چێکە لە هۆکارەکان بەڵام بەنسبەتی فڕۆکە تەبەن لە بیدایەتی شەوانێ فڕۆکە کەوتۆتە خوارەوانێ یانەوەی کەوترێ خراوەتە خوارەوە قەرارگای خاتە لەم بیاژ هەموو ڤیدۆکانی بڵاو کردێتەوە بەڵام بە بەردەوامی ئەمریکا ڕەتی کردوتەوانێ ئەوە ڕەتکردنەوەکەشی هەموو جارێ بە خەلەلی فنی و هۆکاری تەکنیکی و ئەمانە بووە بەڵام ئەوەی دوێنێتەوە خۆیان دانیان پێدانا هیچ مەجالیەتیان نەما کە بڵێن نەبووە بەڵام خۆی گرفتەکە لە بابەتێکایە کە ئەو چڕوپڕیەی کە ئەمریکا ئەوێت باڵادەستی ئاسمانی خۆی بسلمێنێ لە ئاسمانی ئێرانە چکە نەیتوانی هۆکارەکانی کە بێنێتە دی و توانای تەسعیدکردنی هەربەکەشینێ مەبەستێتی باڵادەستی ئاسمانیەکەی فراوانتر کاوان باڵادەستی ئاسمانیش ئەو لێکەوتانی لێکەوێتەوانێ باش بەس چ پەیامێکی تێدایە ڕادەر نەیخوێن تۆ F-15 و ئایا چەکەی کە بەکاردێن لێ بۆ خستنە خوارەوەی هیچی تێدایە و ئەو فڕۆکەی ئەیدە بەڵێ
ئەویش بڵێن چۆنە؟ والله خۆی ئەمە زۆر هەڵەگرێ ئەم مەسلەی خستنە خوارەوەی ئەگەر باسی بکەیت ئەمە طبیعی تۆ ئەگەر دیقەت بی لە بیدایەتەوانێت زیاتر درۆنەکانی ئەمچوونانی ڕێپەر و هێرمس و هیرۆ نەکەوێتە خوارەوانێ یا ئەوەی کە ئەخرێتە خوارەوە هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوانێت چونکە طبیعەتی خێرایی درۆن خاوترە بۆم نایمە فڕۆکەی F-35 تقریباً بە نزیکەی کاکتۆر نزیکی 2 ماخە ڕوا لە سەعاتێکە ینی نزیکی 2000 کیلومتر خێرایی هەیە خستنە خوارەوەی فڕۆکەی F-35 و بەتایبەتی F-22 35 و F-22 ناڕەحەتترە بۆ لەبەر دووسێ ئەسبابیەکەمیان زۆر خێران دومینیانەوەی لە بەرزایەکی زۆرە مانۆڕەکەن سێمینیان کە لەرەمی گرنگترە ئەو مەوادەی کە لاشەی فڕۆکەکەی پێدروست کراوانەی ئەوەیە کە پێوتێ ئەمواجی ڕادیۆیی شەپۆلی ڕادیۆیی و شەپۆلی ئەوەی کە ڕادارەکان ئەتوانینیکە شەپۆلەکە هەڵ ئەمژێتەوانی و نایداتەوانێ بە سیستمی بەرگری بۆیە خستنە خواروی ئەمانە تا ڕادێکی زۆر زەحمەترە بەڵام هەر لە ڕۆژی یەکەم ئەوانەی خستنە خواروی درۆنەکان بەڕێژەیەکی بەرچاو زۆر زیاترە هۆکارەکەشی بۆ چێگەڕێتەوانەیەکێک لە یانەکانی ئەوەیە یەکەم سیستمی بەرگری ئاسمانی ئێرانی ئەوەنە پێشکەوتونیە و ئەوەی کە هەیەی تا ڕادێکی زۆر خۆی دروستی کردووە ئەویش بە چەند نوعەیەکە ئەوەی کە پێوتی عاملی و غێر عامل دابشکاریان کردووە لە بین ئەمانەیە ئەگەر دوای حەسکەین توانین بچین ناوردەکاریەکەەوە مەسەلەن تەبەس ئیشی چییە لەگەڵ باوەڕی S373یان بۆ نمونە ئەوەی کە پێوتێ مەرسادی سێ لەگەڵ جۆرەکانی هەرێکان ئیشەکە بەرگریەکە دەکەین بەزەوە شکستێکە خستنە خواروی F-15 شکستە بۆ زي چۆن خۆ هەر لە بیدایەتیشە لە بیدایەتی جەنگەشە لە ئاسمانی کوێت کەوتە خوارەوانەوە بۆ ڕایانگەیانوتی بەهەڵە بووە سیستمی بەرگری خۆمان لی داوە ئەوە بوو لە بنکەی ئاسمانی شازادە سوڵتان KS 35ەکانەوەی فڕۆکەی سوتەمەنی گوێزەرەوە بوون وتی ئەوەش خەلەلی فەنی ئاسمانی وتی بەر یەکتری کەوتون ینی ئەمە جێنەرال فرۆنت وتیان ئاگرکەوتەوە ئەمە تاڕادێت بەشێکە لەو خیتابی کە دۆناڵد ترامپ بێتی و تۆزێکیش سینتکۆم لەم جەنگەیە بێئتیبار بووە بۆیە ئەکری ئەمانەشی لێ ئەخوێنرێتەوە خۆی باسەکە زۆر تەکنیشیە بەس بۆ بینەران بۆی نەکەوێنە هەڵەوەیە مەستەر بازینی دوو جۆر سیستەمی دژە فڕۆکە هەیە یەکیان ئەوەیە کە هەم جێگرە هەم ڕادارە خوێنێتەوە ئەمە فڕۆکەکەش ئەی خوێنێتەوە جۆرێکی تر ئەمەیە کە ئێستا ئێران بەکارهێنێ لە ڕێگەی ئەنفرێرتەوە کە دوای چیەکەوێت دوای ئاگرەکە چکە فڕۆکەی F-35 بێ هەرچی بێ دوجار ماتۆڕیشی هەیە ئاگرێکی زۆری پێویستە ینی ئەمەی کە ئێران ئێستا بەکەوکە دیار و ئەمە فڕۆکەوانەکە نایخوێنێتەوە ینی ئەو کەسەی کە بۆ ناچێتە سەر ئێران ئەم جۆرە سیستەمە ناخوێنێتەوە چکە عادەتەن ئەگەر ڕادارێک هەبێت بۆ نمونە فڕۆکەکە یەکسەر پێڵێەوە لێ فلان شوێنە ڕادارێک هەیە فلان موشکی لەیە موشک کشکە ئاوێژە پێڵێت ینی ئەمە جیاوازەکەیت ئێران زۆربەی ئەو سیستەمانی کە جێگر بوو هەی بوو چه ئەوانەی خۆی چه S-300 زۆربەی لە ناوگرا ناکاری ئێستا چکە ئێمە وعدەی سادق و یەک و دووشمانە بۆ ئیسرائیل ئەو کاتە بایدن سەرۆک بوو لەو سیستەمانەیە ڕێگە نەدراوە ئێران سیستەمی بۆ پێشکەوتو بکڕێ بچین پێی نەفرۆشتووە ڕووسەکان هەندێکی هەیە نایفرۆشێ S-400 پرۆسەیەکە پێچێت بە ئاسانی ناگەم بەڵام S-400 هەبە ڕەنگە لەم دۆخە فریای نەکەوتایە ئەمە یەکەم دوو هەم ئێمە کە گوێ لە کەسەکان نەگرین ترۆمپ دوو چەمک هەیە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئاسمانی وڵاتی بکە یەکیان پێڵەن هەژمون یعنی سوپرێمەسی بە ئینگلیزی یان ئیتر هیچ بەکسیەک نییە تۆ بە تەواوی هەژمونی هەیە بەسەر ئاسمانی ئەو وڵاتەیە یەکیان پێڵێن زاڵبوون سوپەریۆریتی ئێر سوپەریۆریتی بە ئینگلیزی ئەگەر دیقەت بی دانکەین کە خۆی سەربازە و ژەنراڵە شارەزایە لەم شتانەیە قەت وشەی هەژمونی بەکار نێناوە ئەوەی بەکارێنێ زیاتر ترۆمپە سیاسیەکانە سەربازەکان نیانوتوە قەت ئێمە تەواو هەژمونی تەواومان هەیە بەسەر ئاسمانی ئێرانە اینجا چه ئەمە چه موشک هاوێشتن لەلایەن ئێران و حزب الله شتێککە بە ڕوونەکاتەوە جیاوازی نێوان تاکتیک و استراتیژیکە ئێمە لەم بەرنامە زۆر باسمان کردو ئێران زۆر جاروا خۆی پیشاندا کە بۆنە لاوازە لە بوارێکە جا موشەکە یان مۆزوعی دژەفڕۆکەی کە سیاسەکان دێن بۆ نەترۆم دێ وتارێکەدا ئەڵێ ئێمە هەموو هێزی دژە ئاسمانی و هەمومان وێران کاپۆر کردو و نەماوە لە ناکاوە ئەمە طبعا لە ناوڕێی ئەمریکایە خەڵگوێی لێگرێ و تایبەتی لە جەماوەری خۆی وەرێگرێ کە شتێکی وا ڕوئەدا فڕۆکەیەکە خرێتە خوارەوە قسەکەی ئەو ناڕاستەکە بۆ نمونە ئەڵێن حەزب الله لە ناوچووە دوێنێ بەیانی بە 100 موشەکە هاوێژین ئەمە بۆ سیاسەکان ئیعتیبار ناهێڵێت ئەو سیاسیانەی کە ئەم قسانە بەس زانێرەکانی ژۆکو کاکاتوان تێم جارە فەرماندەی ناوەندی ئەمریکا
وزارەتی جەنگ کەمترین زانیاری دەخاتە ڕوو لەبارەی زیانەکانی بۆ کارەکە چی لە کاتێکە ئێران بۆ نمونە ڕابەریان تیرۆ دەکرێت بڵاوی دەکاتەوە فەرماندەکانیان بڵێن زیانی دیکەی مەدەنی زانکۆکانیان خۆی باوەڕی سەربازی سیاسی جیاوازە لە ئەم دوو کللتوری زۆر جیاوازن بەڵام لە ئیسرائیلیش و لە ئەمریکاش ینی ئیسرائیل سانسۆری سەربازی هەیە ینی کەس بۆی نییە بچێ ئەو ناوە بۆ نەڕۆماڵ بکە ئەمریکا شەتوانێت سەرۆکە و دەسەڵاتەی هەیە لە ڕێگەی وەزارەتی بەرگریەوە ئێستا وەزارەتی جەنگە حتا ژمارەی کوژراوەکان و ناشتنیان و ئەمانە ئەکا بە نهێنی ئەمنی قەومی تر نابێ باس بکرێ بۆ نمونە بۆیە ئێستا لە هەندێک راپۆرت کە بڵاوە بێتەوە ئەچن ڕۆژنامەنووسەکان قسە ئەکەن لەگەڵ ئەو پەرستارانی لە نەخۆشخانی بۆ نمونە بنکەی ئەمریکا لە ئەڵمانیا قسەکەن ئەڵێت ئەوەی کە ئەڵێن زۆر کەمترە لەوەی کە هەیە بۆ لای ئەمە بۆ چارەسەر بریندار وشتو ئەمە بەشێکی بۆیە کە لە ناو چکە لە وڵاتە دیموکراتیەکانە پێچوانەی وڵاتانی نادیموکراتین ڕێی عام دەوری هەیە ڕای گشتی ئاراستەی شەڕ دیاریەکە بە باش و بەخرا چکە ئێستا چ ترامپ چ ناتنیاهو بەرژەوەندیان لەوایە بڵێن ئێمە سەرکەوتوین لەم شەڕەیە بۆیە هەر شتێک پێچەوانەی ئەوە بێ وردە ئۆپۆزیسیۆن بۆ ئەم شەڕە زیاترە باش بەس پێشتر لە زمینکان حاڵەتی و خستنە خوارەوەی فڕۆک هەبوو بۆ ئەمریکا یاخود ئەم جارە زیانی کردووە 2023 هەبووە لەنەوە یەک هەبووە بەڵێ ئەو فڕۆکە پێشکەوتوانە بەڵێ بەڵام ناڵێم گرفتەکە لەوانەیە ئایا فڕۆکە خراوە یان نە گرفتەکە لەوایە ئەمریکا هاتووتێتی من ئەم مەترسیم نەهێشتووە و عادەتەن دوو جۆر موشکیان هەیە ئەمریکیەکان یەکیان ئەوەیە کە لە یینی سەربازیە شارەزایان ئەڵێن ستاند ئۆف یعنی بۆ نمونە لەسەر عێراقەوە F-35 دەتوانێت موشک بنا بە ئامانجێکەوە لە ئێران ئێستا بە هەموو ئەو راپۆرتانی لەناو خودی ئەمریکایە هەیە ئەم جۆرە موشکانەی کەم بۆ تۆ چکە موشکی زیرەکن ژمارەیان دیاریکراوە کاتێکی زۆریەوە دروستکردنەوەی بۆیە ئێستا بۆ ئەوی ئامانجەکانیان بپێکن ناچارن بچنە سەر ئاسمانی ئێران و ئێرانێکی لە خاڵە بەهێزەکانی تریشی کە شارەزاکانی ئەمریکا لە دوێنێەوە باسێکن ئەم ڕووداوە ڕوویاوە ئەوەیە کە 31 فەرماندەی جیاوازی هەیە پێویست ناکات بۆ نمونە کە فڕۆکەیەک ئەچێتە ناوچەیەکی دیاریکرا و بگەڕێنەوە بۆ فەرماندەی ناوەند و فەرمان وەرگن خۆیان دەسەڵاتیان پێدراوە فڕۆکە چووە ئەو ناوچەی ئەوان بەرپرسن لێی ئەوەی کە ئەتوانن بیکەن دژی باش سپاسکەم دێمە خۆزت کاوتور جەنابیش خێربی دەبڕست خوێنێکمان بۆکی بۆ دۆخی ئێران و سیستەمەکەش کە دوای 37 ڕۆژ ماوەتەوە پێوەستە بە چی ئێستا بڵین زیاتر لە 20,000 ئامانی سەربازی بڵین بە ئامان گیراوە لە ئێران هێرشێکی زۆری لەسرە مانەوەی پێویستە بەچی بەڵێ زۆر سپاس بەنای خۆی گەورە دووارجار کرد لە خزمەتە برایان خۆشحاڵین طبعا سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێران لە 79 بەدواوە لە بەرەنجامی دۆخی تایبەت و ئەو سیستەمی کە وڵاتە لەسەری ئەڕوا و ئەو باڵا دەستیە ئاینی و با بڵین مەزهەبیە ئەمە قۆناغ بە قۆناغ توانیوتی جێپی خۆی لەناو ئێرانە بکاتەوە و دەسەڵاتی خۆی بچەسبێنێ ئەم بیرمانە چێ کاتێکە لە 1970 ئەم سیستەماتە سەردەسەڵات کۆمەڵێک ئاڵنگاری و تەحەدی لە بەردەما بوو کۆمەڵێک بە کۆمەڵێک قەیران و کێشەمولانی ناوخۆیدا تێپەڕی کێشەی ناو باڵە سیاسەکانی ئێران لەگەڵ چەپەکان لەگەڵ لیبرال دیموکراتەکان لەگەڵ باڵە ئاینیەکە بۆیە ئەمە قۆناغ بە قۆناغ لەگەڵ دەست بەکاربوونی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێراندا ئەم تەحەدیانە و زائیدن کۆمەڵێک تەحەدی دەرەکیشی ڕوبەڕوو بووە هێشتا لە قۆناغی سەرەتایە بۆ شۆڕشکە ڕوبەڕووی جەنگی عێراق بوو هێشتا لە قۆناغی سەرەتایە بوو بەرلەوە کە ڕوبەڕووی قەیرانی بارمتەکانی ئەمریکا بوو لەگەڵ ئەمریکا پەیوەندەکانیان تێکچوو حکوومەت و سەرکردایەتی تاقینەوەکان بۆ منی ئێستا قسە لەسەرەوە کە بۆ منە ژمارەی لە فەرماندە و کەسیاتیە هەم سەربازەکان هەم ئاینی و سیاسەکانی ئێران بۆ منە کراونەتە ئامان بەڵام لە خلال ئەو لای ناوخۆی سەرەتای کۆماری ئیسلامی ئێراندا چەند هزار کەس لەمانە لە هەردوو تەڕاف بوونە قوربانی و تەنانە بۆ منە لە ئاسی باڵا لە ئاسی بابن بینایی سەرۆکە هەجی حکومەت خۆی علی ڕەجایی ڕزگاریان خۆی ڕزگاری بووە بۆ ینی ئەمانە هاتوون قۆناغ بە قۆناغ هاتوونەتە پێشەوە تا گەشتون بە ئەمڕۆ و ئەمان تەنانەت هەنێک ڕاوبۆچوونەیە کە پێیان وایە کە جەنگی عێراق ئێران و ئەم کێشانی کە ڕۆبەڕووی سیستەمی سیاسی ئێران بۆ بوونەوەی کە ئەم سیستەمە قاڵ بێتەوە و پێگەی خۆی بچەسپێنێ و ڕەگدا بکتێ ئەگەر ئەم کێشە دەرەکیان نەبوو نایە احتیمالە هەر کێشە ناخۆیەکانی خۆی وردە بەرەو داخورانیان ببردایە بۆی ئەمانە هاتوون لەسەر ئەزمونەی ڕابردوو قۆناغ بە قۆناغ
تجربه وەگرتووە و سیستەمی سیاسی بێگومان ئێران سیستەمێکی بەیەکداچووە سیستەمی تەواوکاریە و سیستەمێکی ئالۆزە سیستەمی سیاسی ئێران سیستەمێکی تاکەسی نییە ینی ڕەبت نییە بە یەک کەسەوە کە ئەم کەسە کەسایەتێکی بۆ منە دیکتاتۆری سەربازی بێ کە ئەم کەسە ڕۆی ئیتر وڵاتەکە لەگەڵیا بڕوە سیستەمەگە لەگەڵیدا بڕوە ئەمە هەم لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازیشەوە بێگومان بە هەمان شێوە کە بۆ منە سیستەمی سەربازی جیاوازە لە وڵاتانی دیکە با بڵێن سیستەمێکیە کە دابشکرا بەسەر ناوچەکانەوە جۆی لە سەربەخۆییان هەیە و بیرمان نەچێ هەر لە سەرەتایە کە کۆماری ئیسلامی ئێران هاتی سەر دەسەڵات ئەو کاتە باڵێن ئەرتەش جگەلەوەی کە ئەوانەی کە ڕوبەڕووی پاکسازی بووەوە بەڵام وردە پێیان وابوو کە ئەم سوپایە ناتوانێت با بڵێن پێگەی سیستەم بچەسپێنێ و هەروەها جۆرە لە جۆرەکان جێی متمانە نییە و جۆرە لە جۆرەکان چەپەکان و ئەوانە خەری و کۆنتۆلیان کرد بۆیە هاتن سوپای پازدارانیان دروست کرد کە سوپای پازداران بەرپرسە لە پاراستنی شۆڕش پاراستنی سیستەمەکە پاراستنی سیستەم سوپامان هەیە ئەرتەش ئەو بەرپرسە لە چی سوپای پازداران ئەرتەش بەرپرسە لە پاراستنی سنووری کۆماری ئیسلامی ئێران بەڵام سوپای پازداران سوپایەکی بەرپرسە لە شۆڕش لە بنەماکانی شۆڕشی لە بنەماکانی شۆڕشی ئیسلامی ئێران لە سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێران و ئەمەش بێگومان هەنی بە جۆرە لە جۆرەکان سوپای پازداران پێگاتیش یان یاخۆڵێن تێکەڵ بە کۆمەڵگەی ئێرانی بوون و تێکەڵ بە سیستەمی سیاسی بوون ئەوانەی کێسا بەشیان لە سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی دابوون لە سوپاوە هاتوون ئەوەی کێسا لە بەشیان لە پرۆسە سیاسی و مەدەنیەکانن لە سوپاوە هاتوون بۆیە توانین بڵێن سوپا ڕەگ و ڕوشەیە بەناو کۆمەڵگەی ئێرانیدا داکوتاوە ئەمە وای کردو کە تا ئێستا ئەم سیستەمە بمێنێتەوە وێڕای ئەو هەموو زەرەر و زیانی کە بەری کەوتووە بێگومان زیانی بەرکەوتووە لە ئێستا بڵین باسی ئەوت کرد کە ئێستا بڵین لایەنە سەربازەکەی دابەشبووە بۆ سوپای پازداران سوپا خۆشی اینجا لە ناو سوپای پازدارانیش بڵین زۆر لە قو پۆپی لێ بۆ تۆ سیستەمەکە طبعا جگەلەوە بەسیج هەیە ینی ئەمە هەمووی هەرێک لە ئەزمونێک و هاتوتە ئاراوە کاتێک کە زانیان پێویستیان بە هەژمونێکی یاخۆ بڵین تەجەموعێکی مرۆیی هەیە بۆ ڕوبەڕووی بوونەوەی ئاڵنگەرەکان و ئەسەکان هاتن بەسیجان دامەزان و بەسیج کە ڕەبتێکی ئەتوانین بڵێن ئەمە تێکەڵی ناو کۆمەڵگەی ئێرانی بوون بە پێگاتە جیاوازەکانی و بەشێکن لە ئەوەی کە توانیویانە سوپا بە کۆمەڵگەوە ئاوێتە بکەن بەناو کۆمەڵگایە و بتوانن کە ڕاڵێکی کۆمەڵاتی لەناو کۆمەڵگایە دروستن کە ڕەتیان بە سوپا هەبێ بۆ ینی سیستەمی سیاسی ئێران و سوپاکەی بە جۆرە لە جۆرەکان بۆتە بەشێک لە پێگاتی کۆمەڵایەتی و پێگاتی سیاسی کۆماری ئیسلامی ئێران ئەمە وای کردو کە بە ڕۆشتنی کەسێک بە ڕۆشتنی سەرکردیەک فەرماندەیەک بەڵام ئیشوکارەکانی سوپا لە شوێنی خۆیەتی و سیستەمی سیاسی لە شوێنی خۆیەتی چکە بۆ نمونە گوێمان لێ بوو ئەوتا کە سیستەمی سیاسیمان گۆڕیوە ترامپ دەڵێ ڕژێمی ئێرانمان گۆڕیوە دەرەچەیەکە گەڕێت بەڵێ ئەمە ینیش وەکو بازەکرێ ئەمە ئەو بۆ ئەوەیە بۆ موسەکینە بۆ دەرچەیەکە کە سەرکەوتن ڕابگەێنێ ئەگەر ناگە ڕژێم گۆڕا خۆتۆ ڕژێم دو ئامانجە ئەی هێرش بۆ بەردەوامە ئۆپراسیۆن بۆ بەردەوامە شەڕ بۆ ناوەسێت دوای ئەوە ڕژێم ئەمریکا کردی لەگەڵ ئیسرائیل ئەوەی کە کردوانە بریتێ لە گۆڕینی ڕوخسارەکانی ڕژێم ئەگەر ناڕژێم لە شوێنی خۆیەتی سیستەمی سیاسی نەگۆڕاوە سیستەمی سیاسی بەرقەرارە بەڵام شخصێک ڕۆژوە شخصێکە هاتۆتە شوێنی وە بگرە سیستەمی سیاسی ئەکرێمە دوایش قسەی لێ بکەین تا بە دوای ئەم جەنگە قەناعەتم وایە و ئێستاش ئاماژەکانی دەکەن ئەگەر لە حاڵەتی کە جەنگ کۆتایی و سیستەمی سیاسی لە ئێرانە بمێنێتەوە زیاتر بەرەو سەربازی بوون و بەرەو ئەمنی بوون و بەرەو داخراوتر بوونەوە بەرامبەر ئەمریکا بەرامبەر بە ئەمریکا و بۆ ناوخۆش بێگومان چونکە ئەو گۆڕانکارانی کە ئەکرێن و ئەوانە کە دێنە شوێنی دوایگەر بن نمونەینەوە ئەوانن کە دیسان جارێکە لە ناو سوپاوە هاتوونەتەوە دیسان هەنێکیان لەوانن کەوەیە کە قاڵبووی ئەو قۆناغانەی
ئەو قۆناغانن کە ئێران پیاە تێپەڕێ بڵن کە کۆماری ئیسلامی ئێران پیاە تێپەڕێەوە ئەمڕۆ جارێکی دێنەوە سەر شانۆی سیاسی و سەر گۆڕپانی سیاسی دوای دێمەوە خزمەت بەس ئەو باسی لایەنە سەربازێکت کرد بۆنە سوپامان هەیە وەزارەتی تڵعاتمان هەیە سوپای پاسداران هەیە بڵێن هێزی دیکەش هەیە لە ڕووی سیاسی شۆ دامەزراوی سیاسی زۆر هەیە بۆ نمونە ڕابەری باڵا هەیە نازانم ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی پەرلەمانی حکوومەتێ بەڵێ بێگومان لە ڕێبەر لەسەر هەموو باڵێن لە هەڕەمی سیستەمە سیاسەکەی و دوای ئەو چەندین ئەنجومەنمانە چەندین مەجلیسمانە هەرێک و مەهامیشی هەیە مەجلیسی خوبرگان مەجلیسی شارەزایان دیاریکردنی بەرژەوەندی نظام و خوبتەوان شارزانی ئەنجومەنی خوبرگان و مؤسساتی حکومی هەیە پەرلەمانە دەیە سەرۆکایەتی حکوومەت و کۆمارەت هەیە دەسەڵاتی دادوەری دەیە هەموو ئەم دەسەڵاتانە تاوکەری یەکتر و چاودێرن بەسەر یەکەوە هەرەکان ئیش ئەوی دیکان تەواوەکە تەکمیلەیەکە و چاودێرن بەسەر یەک دیکەشەوە هیچیان بەبێ ئەوی دیکان کارەکانیان بۆ ڕای ناکرێ و ناڕات دێمەوە خزمەت کاکەتوان سوارت بە ئەو فڕۆکانە خستنە خوارەوەی فڕۆکان ئەگەر چی ئامانجی تێوە سوار بە فڕۆکەوانەکانیش ئەو گەڕان بە دوای فڕۆکەوان وتیانەیەکیان دۆزیوەتەوە یەکێک ماوە یعنی ئەوە چۆنە ئەگە باسی سیستەمەکەش سیستەمەکان سیستەمی بەرگری ئێرانی فەرمو حەزێکی باسی ئەوژەکەی من ڕناتەوەم یەکەم جا قسە بکەمەوە ئەمانە داگەورە بوون ئەمان دووە جینا پێیان بۆی پرسیاری تری نەکەم ئەم لایەنە سەربازیە زۆر زۆر هەڵەگرێت جا ئەگەر حەزەکەی تەحملەکەی تۆزە بەوردی باسی ئەم لایانی فڕۆکە و ئەمە چۆن هاتووە ئەمانە ئەمە پەیوەندی بە استراتیجی سەربازیەکەەوە هەیە طبعی ئیسرائیل زۆر زۆر دەمێکەی خۆی ئامادەکە بۆ شەڕکردن لەگەڵ ئێرانە ئەوە ساڵی 2002 کاتێک کە پلانی لێدان لە عێراق برایە کۆنگرە و لە ئەنجومەنی یاسایشوانە دەنگیر بۆ ئینکرا دوای برایە کۆنگری ئەمریکا ئارێ شارۆنە و کاتە سەرۆکوەزیران بوو چوو لە کۆنگرێس لە ئەمریکا قسەی کردوتی بەگداد is a wrong address وتی بەغا ناونیشانی هەڵەیە بەڵکو تاران ناونیشانە دروستەکەی ئەم خواستە لە لای ئیسرائیلەکان زۆر دەمێک مەودایە کە ئایانەوێ ئەمریکا لەگەڵ خۆیانە ئەوەی کە پێوتێت تەفلی خۆیان بکەن بۆ ئەم هێرشە بکە ئەو دیداری مدەیە لەمە پێشش بلینکین وەزیری خارجەی سەردەمی بڵێ جۆ بایدن کە باسی کردوتی ئێمە بە درێژایی ئەوەی کە ئێمەش ئەو 4 ساڵە بایدن سەرۆک بووە هەموو جارێ بنامی ناتانیاوەم داواکاری هەبوو ڕەشێوەی کردووە ئێوە بێن لەگەڵ ما باشتر ئەگەر نێن من خۆمەر هێرشەکەم طبعی ئەمە دەلات لە چیە کالەوەی کە ئیسرائیل دەمێکە خۆی ئامادە کردووە بۆ بە بەردەوامی خواستی ئەوەی هەبووە کە ئەم هێرشە بکرێتە سەرتاران بەڵام هەموو جارێکیش پێویستی بۆ کابریچەکانی لەگەڵا بێ و لە هێرشی 12 ڕۆژە شابینیمان دەست پێشخەری هێرشەکە هەر ئیسرائیل کردوێتی وڵاتێک ئەگەر خواستێکی دوورمەودای هەبێ لە ڕووی زانستی سەربازیەوە لە ڕووی استراتیژی سەربازیەوانەیە بە بەردەوامی شەبیه سازیەکە ئەوەی کە پێوترێ ڕاهێنان و ڕاهێنانی بەردەوام ئەکا و ئەم دەوڵەتە وەک پێشتریش باسمان کردووە دەوڵەتێک لە بڕی بنەمە ئاسمانیە وەکەوەی کە دەرەکەوێت کە تا ئێستا کەمترین ڕێژەی فڕۆکەیە ڕاستە پەیوەندی بە ئاستی فڕۆکەکانی ئیسرائیلەوە هەیە ئەو ڕێژەیە کە ئەمریکا بەشداری کردووە لە چوونە سەر ئاسمانی ئێرانە هیچ بەراورد ناکرێت لەگەڵەوەی ئیسرائیل چونکە ئیسرائیل زۆر کەمترە چڕوپڕی هێرشەکانی ئەمریکا زۆر زیاترە ئەمریکا لە کەشتە جەنگیەکانی شەوە هێرشەکە لە بنکە ئاسمانەکانی سعودی و وڵاتانی چوادەوبەری هێرشەکە بەڵام ئەمە ئەبینی لەبەر ئەو ئامادەسازی کە ئیسرائیلەکان کردویانە ئەبینی کەوتنە خوارەوەی درۆن و فڕۆکە و لێدان لە فڕۆکەکانی ئیسرائیل زۆر کەمترە بۆ لەبەر دوو هۆکار یەکەم وەکو باسمان کرد زۆر دەمێکە پلانیانەیەکەم هێرشە بکەن ئامادەسازی تەواویشیان کردوەکو هێزی ئاسمانی خۆیان سێمینی کە لارەمەی گرنگترە ئیسرائیلەکان کۆریدۆرێکی ئارام ئەوەی کە پێوتێت لە ئاسمانە ئەو ڕێڕەوە دەرچانیان کردوتەوانێ و ئەو ڕێگەیان پا کردوتەوانێ بۆی کە بگەنە سەر ئامانجەکانیان بەڵام لەوەرەوەی کە ئەمریکا ئەمە دەلالەت لە بێستراتیجیەکە کە لە یەکەم ڕۆژەوە ئێمە کۆچین لەسەری و زۆربەی ژەنڕاڵەکانی ئەمریکاش کۆکرد لەسەری کە ئەمریکا پلانی ئەوەی نەبوو ئەم شەڕە بم جۆرە درێژ بێتەوانێ و ئێستا هەوڵی تەسعیدکردنی هەربەکەکە کە هەوڵی تەسعیدکردنی هەربەکە ئەیە لەبەرەوە مەجبورە لەبەرەوەی دەوڵەتێکی بنەمە ئاسمانیە هەوڵەیە هێرشەکانی بۆ سەر ئاسمانی ئێران بە شێوازێکی چڕوپڕتر بێ وەم هێرشە چڕوپڕەوە ئەکا بە بەردەوامی تۆ کۆمەڵی کۆریدۆری تازە کۆمەڵی ڕێگەی تازە کۆمەڵێ ئەوەی کە بێتی ئاراستەی تازەوە بیتە سەر ئاسمانی ئێران کە پێشتر ئەکرێمانە کەشف نەکرابێتن و تۆ بە تەواتی مەسحید نەکردووە ئەمە هیچێکە لەوە کارەکان کامەکەوتۆتە خوارەوە دوو هەمینیان پەیوەندی بە تەکنەلۆژیای سەربازی ئەمریکی خۆیەوە هەیە ئێمە جێنەرەیشنی نوێی فڕۆکە و تەکنەلۆژیای ئەمریکیمانەیە لەگەڵ کۆنمانی هەرچەند بەشێکی زۆری ئەوەی کە تەکنەلۆژیای ئاسمانی ئەمریکا پەیوەندی بە
کۆمپانیایەکۆ هەیە پێوتێ کۆمپانیای لاکهید مارتین هەر گەورەوە بەرهێنەرەکانیشی بۆ خۆیان جوولەکەن بەڵام فڕۆکەی F22 F35 بە حکومێک ئاکتۆر باسی کرد لەبەر ئەوەی ماتۆڕەکەیان ماتۆڕێکی زۆر بەهێزە ڕێژەیەکی زۆر گەرما دەرئەکا جا ئەمە ئێستا پرسیارەکە لەمایە ئایا زانیاری ئێرانەکان بۆ خۆیان کەشفیان کردووە ڕووسەکان و چینەکان داویان دێت چونکە ئەمە زۆر دوورە لەوەی کە بڵێ مەسەلەن چین هاتووە ئەم سیستەمانەی داوە بە ئێران چونکە ئەمە شتێکی زۆر قورسە ئەگەر بیدایە ئەوە حەوت ساڵ لە دانوستانە و حەزکەم ڕاستیە چین رووسیا 8 ساڵە دانوستانە بوو لەگەڵ ئێرانە تا ئێسیاسەیە و ئێسیاسەش لە هیچ وڵاتەیەک ناکەوە بۆ نێو جەنگی چونکە هەمیشە بەرژەوەندی رووسیا گەورەتر لەگەڵ ڕۆژاوا تایە ئەمە یەکەم بە حکمی ئەو گەرمیەی موشەکە چۆن موشەکەی خۆیەتی ئێران بەڵێ بە حکمی ئەو توانە گەرمیە زۆرەی کە فڕۆکەکە دەریەکە لەبەری بزوێنەرەکەی زۆر بەهێزەوە کووتمان بە تایبەتی فڕۆکەی F35 کە خێرایەکەی ڕاتە 2 ماخ هەر بۆ زانیاری ئەو فڕۆکەوانانە لە ڕووی حاڵەتی طبی شەوانە پێویستیان بۆ یەک کاکتۆر حەبێکیان بدرێت لەوەی نەبورێنەوەوانێت چونکە ئەو خێراییە زۆرە هەر ماخەیەک یەکسانە بە 1200 بۆ 1240 کیلومتر لە سەعاتێکە لەبەر ئەوە ئەم گەرماییە دەرەکە و فڕۆکەکە بۆ خۆی لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی شەڕی تەکنۆلۆژیەوە بە جۆرێکەوە ئەو پێتەی کە فڕۆکەی پێ ڕووپۆش کراوە ئەو شەپۆلە ڕاداریانەی کە هەوڵی دۆزینەوەی فڕۆکەکە ئەیە پلێتی فڕۆکەکە هەڵی ئەمژێ و نایداتەوانی ینی ئەو سیستەمە بەرگریەی کە هەوڵی دۆزینەوەی فڕۆکەکە ئەیە ئەو شەپۆلە ناگەڕێتەوە بۆ سیستەمە بەرگریەکە تاواکو کەشفیکات و بە ئاراستەی ئەوە موشەچێک بتەقێنێ بەڵکو بە عکسەوانێ فڕۆکەکە کە شەپۆلەکە هەڵ ئەمژێ نایگەڕێنێتەوە بۆ سیستەمەکە بەڵکو ئەو سیستەمەکە دۆزێتەوە ڕاتە سەر سیستەمەکە لێدا لەبەرەوە چی بۆ کراوە ئەمە جۆرێکی بۆ دروست کراوە سیستمێکی بەگرێ پێوتێ مەجید خۆیان دروستیان کردووە موشەکەش پێوتێ حیزگەری حرارەت ینی موشەچێکە دوای گەرمیەکەوێ دوای گەرمی بڵێ دوای گەرمیەکە موشەکە موشەی قاسی دیشانەیە و قاسمی بەسیریشێ دوای گەرمی بزوێنەری فڕۆکەکەکەوێ و کە لی نزیگە بێتوانێ طبيعي وفركانه بجورك مانور يعني هي مانور مثلا بيتشوين يقال عاصمانه لبرو مشاركه او كاتش ويستر لمشاركه او كاتيك مشاركه ولا بزوينري فروكا نزيق بيتو اگر نيغاتي او كاتا تقيتواني وبارچكاني اينا بيتو بر فروكا كاكيو زياني بي او اف سي بينجا كان كنت خوارو او اف سي بينجا كان كنت خوارو الامارات نشتو تواني بو جورب هرچی بركوت اما كو اف سي بينجو F22 کە زۆر پێشکەوتون و تۆ لە ڕووی سیستمی بەرگریەوانێ لەبەر ئەو شەڕە تەکنەلۆژیی کەیکا و ڕادارەکەش هەڵەمژێ نایگەڕێنێتوانێ ناکرێت بخرێنە خوارەوانێ و بۆ خۆی شەریکەی لاکید مارتین کە ئەمانەی دروست کردووە و ئەو بانگەشانەی کە دۆناڵد ترامپ و سندکۆمیش کردوێتی لایەنی دەرونی فڕۆکەوان زۆر میمە لە کاتی جەنگە ئەو کەوتوێتی ئێمە هەژمونی تەواومانێ بەسەر ئاسمانی ئێرانە فڕۆکەوان وەکو عەدەد قەناز وایە کاڕاتەوە ئاسمانی ئەو وڵاتەوە کە هیچ جێکێک ناکەوێتە خوارەوە بە ئارامی بە ئاسوودەیەوەی کە بە خاترجەمی بەسەر ئاسمانی ئەم وڵاتەیە گەڕێ بە دڵی خۆی بە ئارەزوی خۆی ئامادە سەربازیەکانی یەک بە یەک زۆر نزمەڕوا بەچاوە بێ خۆ لە کوردستان یەک بە یەک ئاماژەیان لێدات و ئامانجەکانی ئەپێچێ ئامانجەکانی خۆی پێچێت و یەک بە یەک ئەو قایمەی کە سندکۆم بڵاوێ کاتەوانێت لەناو لیستەکەی خۆیان سەحی لێدا ئەمە بەنسبەت ئەوەوە ئیتر لە ناحی دەرونیەوانێ بۆ فڕۆکەوان بۆ شەریکەی لاکید مارتینیش کە دێتە ئاسمانی ئێران چیدی لەمە دووە ئەم خاترجەمیەی نییە و نەمانی ئەم خاترجەمیە ئەوکۆی کاکتۆر باسی کرد دوو لایانی سلبی دروستەکە لە ڕووی زانستی سەربازیەوە یەکەم پێداویستی ئەم فڕۆکانە والەیەکە کە لە دووری ئێرانەوانێ پێویستیان بە چەکی ئاراستەکراوی دوورمەودا بێ بۆی بنەچنە قوڵای ئاسمانی ئێرانەوانی ئەمە یەکەم دومینیان لایانی نەفسی فڕۆکەوانە چونکە فڕۆکەوان لە کاتی جەنگاگرتنی بەهایشی ئینسانی زۆر گەورەی هەیە بۆ ئەو دەوڵەتەی کێرشی کردووە واکرێمانە بێنێتە سەر تەلەڤیزۆن وەکو جیراوەکانی باڵگەسخانەی ئەمریکا لە دوای ساڵ 1970 ئەمە بەنسبەت ئەوانەی کەەوە لەبەر ئەوەی جنریشنەکانیان کۆنا وەکو F16 و F15 ئەمانە سیستمی بەرگری ئاسمانی ئەمانیان بەو جۆرە نییە کە بتوانێت شەڕی ئەلکترۆمگناتیسی و شەپۆلی ڕادوێیی بکە لەبەرەوە سیستمی بەرگری ئێرانی توانای ئەوەی هەیە لەیان بداوە کۆی لە ڕۆژانی پێشوشە لە بیدایەتی شەڕەکە شەوانەی لێداوە بۆ لەبەرەوەی یەکەم ئەو خێرایی ئەوانی نییە دووەمینیشان سیستەمە بەرگریەکانی توانای ئەوەی هەیە ئەو سیستەم بەرگریانشی کە زیاتر ئیشەکەم ئێران چەند سیستەمی بەرگریە بە کورتیەگەر زۆری هەیە ئەو هەر شتێکی کردووە حاڵەتێکی ئەو ئاڵۆ هەر سیستەمەکە بۆ خۆی ئاڵۆسکاوە تۆ کە سەیرەکەی بیز نوعمانێ لە دەستورەکەەوە سەیری کەم ئاڵۆسکاوێتە سیستەمە بەرگریەکەشی تایەتی موشەچەکەشی تایەتی سیستەمی بەرگری ئاسمانەکەی دنیایەکی بەدەدی کابرا لە دروست کردووە کارەکەشی بۆ چێگەڕێتوانێ ئەوان کاتی خۆی ئەرتەشکە لە دوای شۆڕشەوە کەوتە بەردەستیان سیستمێکی بەرگریانە بوو کە هاوچی ئەمریکی بوو لە هاوکەوانێ کۆپی بەرداریان کردوی کە پێوتی ئەندازیاری معکوس ئەندازیاری پێچوانیان کرد ئەندازیاری پێچوانیان کرد دانێکیان دروست کرد ناویانە
مەرساد لە دوای مەرساد چوون بۆ ئێسێسا کۆپی ئێسێسایان کردوتۆ نایە ناو باوەڕی 373 لە باوەڕ سیستەمێکی پێشکەوتوتریانەیە پێوتێت تەبەست لە تەبەست مەجیریش هەیە و لە دوای ئەوە سامانەی 3 خورداد و 15 خورداد هەر یەکەیان ئیشێکارێکان لە مەودایەکە ئیشەکە بەڵام ئەوەی کارایی لە هەمووی زیاترە بۆ ئەم هینە مەجیدە بۆ مەجید لەبەرەوەی مەجید شەڕی ئەلکترۆنی ناکە سیستمی ئەوەی کە پێی ئەوترێ ئۆپتیکاڵە خۆی ئاشکرا ناکات ئۆپتیکاڵە کاکتۆر شەپۆلی رادیۆیی نییە وەکو چۆن ئەڵی کامێرەیەکی لەسرە بۆ خۆی کامێرەکە ئێنێتە پێشەوە زوومیەکە بە بێەوەی هیچ شەپۆلێکی هەبێت دوایەکەوێت و ئەینەکە و بەشێکی زۆریەوەی کارایەکەی سەلماندووە ئەم سیستمی مەجیدێ بەڵام ئەوی لە هەرمی گرنگترە پەیوەندی بە شەڕی 12 ڕۆژەوە هەیە شەڕی 12 ڕۆژە یەکێک لە ئەزمونێکی زۆر گەورە بوو بۆ ئەوان ئەو شکستە گەورانەی کە بەسەریان هات لە سیستمی بەرگری ئاسمانی بۆیان دەرکەوت کامە کارایی زیاترەوە کامە کارایی کەمترەوە ئەکرێت لە خلالی ئەو هەژنۆ مانگەیە کە کاتیان لە بەردەستا بۆ دەرفەتیان زیاترداوە بە کامە و کامیان زیاتر بەرەو پێش بردووە و ئەوەی کە باز ئەکرێت زۆر گرینگە ئەوەیە ئەو سەفەرەی کە علی شەمخانی کردی بۆ رووسیا باز لەوە ئەکرێت کە توانیوەتی 12,000 چەکی ئەوەی کە ئەخرێتە سەرشان بە کاتی خۆی پیان و ستینگەر ئەوانیان وەرگرتووە و ئەگەر بێت و مەسەرەن ئەوەی کە پێوتی هەلیپۆر بکەن دابەزێنی سەربازی بکەن بە هێلیکۆپتەروانە بۆ چەکانە ئەکرێت لێ بدرێت باش دوای دیمە خزمەت سبات بە فڕۆکەوانەکە و دۆزینەوەی پارچەکانی فڕۆکەش ئەوش ئەمریکای دێت سێ کۆپی بکاتەوە فڕۆکە دێمە خزمەتی کاکتۆر سەبارەت بە ماڵەتەکەی ترامپ ئەمڕۆ ترامپ دووبارە هەڕەشەی کرد ماڵەت جێبەجێ دەکا و لەناو خۆی ئەمریکا چ باسە لەناو کۆشکی سپی ترامپ پشتیوانی هەیە گۆڕانکارێکی شەبوو لە فەرماندەی هێزە وشکانێکان خانە نشینیان کرد لەلایەن وەزیری جەنگەوە ئەوە چی بوو بڵێن بەڵێ زین کە حەکیم پرسیارەکە گرنگە بەس ئێستا لە هەرێمی کوردستان بەگشتی لە دنیا ژینگەیەک هەیە کە تۆ خوێندنەوەیەکەکەیت بەلایەنگری حسابەکرێت گرنگترین شت ئێمە هەوڵمان داوا بین و پێشم وایە زۆربەی و قسانێک کە کردمان بەو ئاراستە ڕۆشتووە ئەوەیە کە ئینسان ڕێی خۆی جیاکاتەوە بۆ میلەتەکەی بەرچاوڕوونیەکی ورد بە حەزی خۆی جیاکاتەوە ئەبێ جایکەیتەوە بۆ چونکە هەر ململانەیە کە ڕووەدا دیوێشی هەیە پەیوەندی بە مێژووە هەیە دیوێشی هەیە پەیوەندی بە جیۆپۆلۆتیکەوە هەیە دیوێشی هەیە پەیوەندی بە با بڵێن توانای سەربازی بۆ سیستەمی سیاسیەوە ئێستا ئەمەی هورموز بوو بە گرێ لای هەمووی گەروی هورموز بەڵێ چونکە بە پێنج شێواز ئێران ئەتوانێت کەشتی بتەقێنەوە ئەتوانێت میندا بنە ئەتوانێت لە دوورەوە موشک بهاوێژێ ئەتوانێت لە سەرچاوی نەوتەکان با نەوت نەمێنێ بە هەر هورمزکرا ینی ئەمەندە بژاردە هەیە چکە ئەمە جوگرافیایە من زۆر جار وەکو نمونەیەک ئەم باسەکەم بیرەکەمەوە دایان ئیمپراتۆر هاتووە چوە لەم ناوچەی ئێمە ئەم زمانەی من و تۆ قسەی پێیەکەین چۆن ماوەتەوە ئەم جوگرافیایی ئێمە جوگرافیایەکی ئاسیە ئێستاش هەندێک شوێن هەیە ناتوانانی باسانی پێ بگەی هەندێک گوند و هەندێک چیا و هەندی هەیە بۆ چکە هەرچی هێز و چەند هێز و ئیمپراتۆرەتی گەورە بۆ حکمی دنیای کردووە ناتوانێت بەسەر جیۆپۆلیتیک و جوگرافیای زاڵ بێ ئەمە شتێک نییە ئەمریکا خۆی لەوەتەی هەیە ئۆقیانوسەی پارێز 11 سپتەمبەر ئەم دیدگای گۆڕێگینە لە دروستبوونیەوە هیچ مەترسیەک نەبووە لەسەر بوون و وجود گەوانی جەنگی جیهانی دووەم ئەوەی پێرڵال بنەبێ بۆیە زۆر جار دۆخێک لەناو کۆمەلگای دروستە کرێ گەر تۆ بە قسەی عام بەپێی ڕێی گشتی قسە نەکە یاڵەنەوە تۆ لایەنگریەکەی ڕێک بە پێچەوانەوە ئەوانی لە ڕۆژ یەکەمەوە کۆمەڵە هەڵهەڵەیان لەیە نەیانەزانی چی یاریەکی مەترسیدارەکەن بە کوردستان و بە عێراقیش جا من بۆ دەست پێەکەم ئەمڕۆ ئێرانە لە کاکەوە عێراق ئێتر ئەو کۆتومەندانەی لەسەر وڵاتانی تر هەیە نییە بۆ عێراقوانە کە ئەمە خۆتە زانی ئێستا مەترسی دروستکرۆ بۆ عێراق لای ئێمە هەندێکی ئەنێرێ لە سووریاوەیە بە تانکەر بینێرێ بەڵام ئەمە عێراق سەدانەوەی داهاتەکەی نەوتانی کەسێک دێک قسە ئەکا ئەبێ بزانێ ئەمە بەرپرسیارەتیە بەداخەوە لە وڵاتەیە قسە بەرپرسیارەتی نیە و باجی لەسەر ئەبێ باجی لەسەر بێ من ئەمڕۆ شتێکەڵێم سبێ دەرەکەوێت پێچەوانەکەیەتی ئەبێ ڕاستی خەڵک بڵێ ئەرێکا کە تۆ تاوا بەسە و یەکی دووشت هەیە زۆر مهمە بۆ ئەم سەردەمە بە مڕای من یەشیان هەر شتێک من و تۆی لین چەند ساڵی من بەرنامە ئاکەین قسە ئاکەین هەموو ئەمێنێتەوە وەکو جاران نیە قسە بکەیت و بفۆتێت دووهام ئەگەر کەسێک پێی وابێ قسەیەشی بۆ نە ئێمە ناڕاستە یا لایەنگریە زۆر ئاسانە ئێستا بە مۆبایلەکە دەتوانی بزانی ئەم معلوماتە لێکشوێ من ئەڵێم فڵان سەرکردەی ئەمریکی فڵان سەرکردەی ئیسرائیلی فڵان
بۆ نەسیناتۆر یان فلان دەستگای ڕاگەاندن ئەم شتی وتووە ئاسان ناتوانێت ئەوەی کەناڵی ڕاگەن ڕۆڵی خراپ نابینین و شڕۆڤەکە من ناوی ناهێنم بەس پێش ڕیفراندۆمی کوردستان بەرنامەیەکمان هەبوو لێکە لە کەڵانەکان برادێک ئێمە تۆمەتبارە کرد بۆی کە ئێمە تەرویجەکەین بۆ دژایەتی کورد و نازام چی ئەوانە باش ئێمەیان تووشی ئەو کارە ساتە کرد دوایەم برادرە هاتووە سەر لە وەڵام من غەڵەتم کرد دوای چی کاک ئومێدم وایە و ئەمانە نابێ بە استراتیج بە هەر حەڵ باش ئەوەی کە پەیوەندی بە بۆیە خەڵک بزان کە ئێمە قسەکەین بە ئەمانەتەوە ئاسایشی گشتی وڵاتەکەمان لەبەر باش سبارەت بە مۆڵەتەکەی ترامپ و ناوخۆی ئەمەیەکێکە لەو قسانەی کە جاری پێشوو ڕەخنیان لە ئێمەگەکە کردمان ترامپ کاتی منەکەی دانابوو بۆ خۆی وتی لەو 1 ڕۆژەیە ئێمە پێشتری شو قسانەمان کرد بۆ 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ و حتا ناتەنیاهو شەمەی پێوتووە چونکە ئاکسیۆس بڵاوی کردەوە دیجی ڤانس کە ئێستا ترامپ دایناوە دانوستانەکە بکاو لەو ڕۆژانەی لە کۆشکی سپیوتی ئەگەر سەرکەوتو نەبێ ئەوە خەتای ئەوە ئەگەر سەرکەوتو بێەوە سەرکەوتنەکەی هی منە بەجێگرەکەی خۆی تەلەفۆنی کرد بۆ ناتەنیاو تو دیکاکنیان تۆ ڕاست نەکردوە لەگەڵ ئێمەیە تۆ بە ئێمە تووە ئەم شتە ماوەیەکی کورتە خایانێ سەرکردایەتەکەی لە ناو بەری خەڵک ڕاپەڕێ و ئەوە تۆ سەرۆک و تووشی قەیران کردو لە ناو ئەمریکایە بەمانایەکی تر لەبەرەوە کاتیان دانە نابوو و ترامپ بەناو بانگیشە بەرنامە و استراتیجی جێگری نییە ئەین جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئەمنی قەومی هەبووە کتێبەکەی بخێنەرەوە ئێستا چاوپێکەوتن ئەکار ڕۆژانە ئەڵێ ئەم پیاوە ینی شتە گەورەکان نابینێت ڕۆژانە ڕووداوەکان ئاراستی سیاسەتی زۆر جار دیارەکە ئەشی بینین ینی ڕووداوێکە بێ ئەو کاردانەوەیەک ئەنوێنێ هەر ئەوەی کە ڕۆژی یەکەم وتیەوە دەرفەتە بۆ خەڵکی ئێران ڕەگەل لەنەوەی یەک دوونەوەی ئەم دەرفەتە نەبێ ڕاببەڕن وڵاتەکەتان وەرگنەوە ئێستا هاتووە سەر ئەوەی پر دەڕوخێنن ئەڵێ منتان کردن و بۆ چاخی بەردین ئێستا ئەوانەی کە دڵیان خۆش بوو بە ترامپ خەبەریان بۆتەوە کە ناتوانن پشت ببۆز هەرچی کەسی دیاریان هەیە حتا ئەوانەی لایەنگری پەهلەویەکانن تو خەڵکە کوژرێ ڕۆژانە بۆنە لە کرماشانەوە بۆ تاران بۆ باشوور بۆ یەست هەمووی ژن و مناڵە پسکی هەیە ئەو تەمەنی ئەوەیە ئەو پیرە ئێستا بۆیان دەرکەوت و هەرچی زانکۆیە کاتە ئامانج ینی ئەمە ترامپ بۆ دەرگایەکە گەڕێ بۆ ڕێگایەکە گەڕێ کە ئێران ڕێکەوێت چکە ئەو هەموو هەڕەشەکانی چی ئاڵێ ئەگەر لەگەڵم ڕێ نەکەون مامەڵم لەگەڵ نەکەن ئەوە من ئەماکەم و ئەوواکەم و ئەوواکەم بەستا ئێستا هیچ شتێک لەوانە نێتوانێت ڕەفتاری ئێران بگۆڕێت هەڵەکە لەمایە ترامپ تێناگات لە ینی ئەوەی دکتۆر باسی کرد سوپای پاسداران وەکو سەری سیستەمەکە وایە من لەگەڵ تۆم گفتوگویم کردووە کە خامنەی بوو بەڕێبەر چونکە ئەو پێگە ئاینی نەبوو خۆشیەوە کاکە من حوجەت الئیسلامە من نابێت مەرجی دەستوریمتیانە دوایی هات سوپای کردە پای دەسەڵاتی خۆی سوپا لە نەوەدەکانە بۆ نۆکو ئێستا نەبوو هەرچی دیبلۆمات هەیە لە ئابووری لە سیاست سەرۆکی پەرلەمان چێ بوو بۆ نمونە لە نەوەدەکانە ئاخوندەکان بوون خەڵکی وەکو کەڕوبی خەڵک وەکو جەنەتی خەڵکی وەکو ڕەفسنجانی سەرۆک بوو بۆ نمونە قۆناغ بە قۆناغ بە قۆناغ سوپا یەکەم جار لە ڕووی سەربازیەوە دوایی لە ڕووی سیاسیەوە ئەنجا چوونە ناو قالی باف بۆ نمونە خۆی بە پاسدار زانێت وەکو ئەوە ئەیبێ بۆ چونکە ئەمانە خۆیان بە ئینقلابی ئەزانی و خامنەی وتاری لە کاکەجان من دیبلۆمات نیم من شۆڕژگەڕم من ئینقلابیم من تااقەتی قسەی لابەلام نییە یەک دوو سێ بە ڕاشکاوی قساکەم دوای ئەمە باڵیان کێشا بۆ ئابووری باڵیان کێشا بۆ سیاسەتی دەرەوە و دیبلۆمات و باڵوێزشت و ئەمانە لە دوای بەهێزبوونیانەوە هەر ئەوەشی کە لە ماوەیەکی کەمە مجتەبادانڕا کە ئێمە بۆ خۆمان پێشویان ناکە منێکێک ملوانی پێم وا بوو ئەوە ناکرێت بۆ چکە هەم خومەینی قسەی هەیە لەسەرەوەی نابێت پشتا و پشت بێ هەمیش لە شیعەیە ئەو توراسە نییە ئەو وینە نییە بۆیە ئێستا برا لای سوپایە دوێنێ جەواد زەریف هاتووە وتارێکی نووسیوە بەکو بەرنامەی ئاشتی یەکجارێکی کە ئیتر بگاتەوەی ئەمریکاوین ڕێکەون ڕێکوتنامەیە بکەن دژیەکی شەڕ نەکەن قەت ئێستا هەموو شەقامی ئێرانی دژێتی یاڵێن تۆ تسلیمە بیت و ئەمە خیانەتە و بۆ چونکە ئێستا ئەوەی لە مەیدانەکە قسە ئەکا موشەکە ئەوەی کە پەیوەندی بە ئەمریکاوە خۆی ئەمریکا کۆشتی سپی چۆنە سێشتی گرنگە پێشتری ئەمە ئەوەشمان وت کە سوزی وایلز کە ترامپ خۆی ئەڵێ بەهێزترین بە بەهێزترین ئافرەت وەسفەکرێت چونکە سەرۆک دیوانی کۆشکی سپیە یعنی هەر شتێک ئەگا بە ترامپ هەر کەسێک ئەگا بە ترامپ بەمە ئاڕوات ئەومان وت کە ئەو ڕێی لەگەڵەوە نیەم شەڕە بەردەوام بێ ئێستا لە ناو ڕۆژنامەکانی ئەمریکای بڵاو کراوەتەوە دەستگاکانی ڕاگەن هەموو ستافەکانی کۆشکی سپی کۆکروتی لەمەولا
ئەوەی کە هەیە وەکو خۆی بەسەرۆشی بڵێ چکە ترامپ تەبیعەتیشی حەزەکات مەستاوی بۆ بکەیت و شتێکی پێ بڵێ کە ئەو ئەگەر ڕاستیش نەبێ وەصف بێ خۆشی لەو ڕۆژاناوتی من حەزەکەم ئینسانی حەزم نییە ئینسانی سەرکەوت و لەگەڵم بێ و لە دەوروم بەرم بێ چکە باسی سەرکەوتنەکانی ئەوانەگەی حەزەکەم دەوروبەرم ئینسانی فاشیل شکست خواردوو بێ نازم بینیتانیانە چونکە ئەو کاتە من باسی سەرکەوتنەکانی خۆمەکەم تەبیعەتی وایە ینی خۆی ئیڵێ شتەکە بەدەمی خۆی کۆی کردوونەوە توتی شتەکە وەکو خۆی بڵێن کە یەکەم بەرزبوونەوەی سوتەمەنیەکان ئەو ئەفرەتە بەڵێ بە ستافەکەی وتۆ توتی کە قسە ئەکەن حەقیقەتەکەی پێ بڵێن بەرزبوونەوەی سوتەمەنی ئەو دابەشبوونەی لە ناو جەماوەرەکەی خودی ترامپ هەیە کاریگەری بۆ سەر هەڵبژاردنەکانی داهاتوو بۆ کۆنگرێس ترامپ بەشێک لەمەی کە هات ئەو وتاریە ئەو شەوە زۆر کەسەڵەن شتی دووبارەی تیا بوو ترامپ ئەگمن ئەمە پێشتر بۆتەوە ڕوون کردوێتەوە ئاماژە ئەنێرێ بۆ سەرکردایەتی ئێرە ئاماژەکە چی بوو؟ ینی ئەوەی کە پێم وتی سیگناڵە تۆ کە لەگەڵ کەسێکا ڕاستەوخۆ پەیوەندیت نەبێ دەیت ئەو هەڵدا تۆڕی تروس سۆشەڵ بەکارێنی بۆی پەیام بابین بۆ نمونە ئەڵێ ئەوە گفتوگۆ دانوستانەکەین ئێران یەکسەر ڕەدێکاتەوە ینی هەتا ئەو دۆخەی کە وتیان قرار بووە وۆڵ ستریت جێرنەڵ چکە ململانێکی زۆر هەیە لە بینی ئەوانەی ئەیانەوێ شەڕەکە بەردەوام بن بەشێکن لە لۆبی ئیسرائیلی یا پێیان وایە ئێران مەترسیە لەگەڵ ئەوانەی ئەیانەوێ شەڕ بۆسێ بۆ وۆڵ ستریت جێرنەڵ دوێنێ هاتووەڵێ ئێران ڕەتی کردوێتەوە بچێتە پاکستان بۆ دانوستان یەکسەر عێراق چی چونکە ئەزانێ ئەمە شەڕێکی میدیایی و سیاسیە وتی نەخێر شتی وانە ئێمە ئەو 15 خاڵ و مەرجە پێ ڕازی نەبووین بە کورتی و پوختی ترامپ ئەوەی لە دانوستانە داوای کرد 15 خاڵەکە هەر پێشتریش باشە پێش ئەوە شەڕە پێش شەڕی دوانزەی ئەگە بیری بێ پێش شەڕەکەی پاریش دوو مانگی بۆ دانان وتی لەو دوو مانگای ڕێ نەکەون ئیتر من پەنە ئابم بۆ شەڕ ئەوێت ئەوەی کە بە دانوستان بەدەستی نێناوە بە شەڕ بیسەپێنێت تا ئێستا سەرکەوتو نەبووە بەس بۆ دەرەچەیە کە گەڕێ بۆی کۆتایی پێبێنێ چکە لە ئەمریکا پۆلی مارکێت هەیە چەنە زۆر جێگەی ڕخنەیە لەناو خودی ئەمریکاشە بازاڕی گرەوکردنە خۆماریکردنە لەسەر بەس یەک جیاوازی هەیە لەسەر بنەمای پێشبینیکردن دانراوە لەسەر هەموو بوارەکان تەمان بە وەرزش و بە سیاست و بە ئینەوە جا یەکێ لە شتە سێرەکان چییە ئەم شەڕە کەسێک کە چەند شتی بێمانە ئەکرێ لەسەری چەند کەسێک پارێکی زۆریان دەستکەوت بۆی وتبیان 28 مانگ پەلامارە درێ باشە لە ئیسرائیل کە ئێران موشەکە هاوێژێت خەڵک گرێوی لەسەرەکە گرێوی لەسەرەکە ئەم موشەکەی ئێرانە یا دژە موشەکەی ئیسرائیلی ڕۆژنامەنووسێک ئەوەی بڵاو کردووەتەوە کە ئەم موشەکەی کەوتووە هی ئێران بووە هەڕەشەی کوشتنیان لێ کرد چکە خەڵکێکی زۆر ئەوەی کرد لە ناو ئیسرائیل بڵاو بۆتەوە ئەو فڕۆکەوانانەی بەشێک بوون لە ئۆپراسیۆنی 28 جوون چوون بۆ نمونە پاریان داناوە لەم بازاڕەیە کە لە ئێرانە درێ دوایی نامەکانیان هەیە لەگەڵ کەسوکاریان نەکە بۆ نمونە $1 ملیۆن دەستکەوتووە ئێستا پۆلی مارکێت پێشتر ئێمە گفتوگوی ئەومان کرد کە یەکی لە مەترسیەکان لەسەر ترامپ خۆشی ئەڵێ ئەگەر ئەم جارە کۆنگرێس دەست بەم دادگایی یەکرێم جارێشکە ئەنجومەنی نێران بەرەو ئەوە ئەچوو ببێ بە دیموکرات چکە ئێستا جیاوازەکەیان کەمە ئێستا ئەمڕۆ 151 پێیان وایە ئەنجومەنی پیرانیشتانی کەم 6 کورسیە گۆڕێ کە بەوە دیموکراتەکان لە ئەنجومەنی پیرانیش ئەبن بە زۆرینە بۆیە دۆناڵد ترامپ بە بڕای من بە دوای چارەسەرێکە ئەگەڕێت کە شەڕەکە کۆتایی بێت گرفتەکەش لەوایە لە ئێستاە متمانە سفرە توانم بڵێم هیچ متمانەیەک نیە لەلایەن ئێران و وڵاتانی ترەوەکە بچنە گفتوگویەک لەگەڵم دێمەکاتورەگەر کۆمنتێک تەبێت لەسەر و گفتوگۆ کە بۆ سەری نەگەدەوەی پاکستان بۆ دوایش لەسەر خاتم و ئەرنبیایش کە ئێستا زۆر ڕۆڵی دەبینرێ ئەو کوڕەگەنجە بەردەوام لە بری سەڵاتداران وەڵامی ترامپ دەداتەوە ئەو ئیبراهیم زولفەقاری قسەیەکمان بۆکە والله دیارە بەنسبەت دانوستان یا گفتوگۆکانەوە تەمان ئەوەی کە داسێک دانوستانی با بڵێن ناڕاستەخۆ کراوە و پەیام بۆ یەکتر نێدراوە و مەرجەکانی ئەمریکا قورسن مەرجەکانی ئەمریکا قورسن و ئێران ئامادە نیە بۆ مەرجانە ڕازی بێ چونکە ئەو ئەگەر ئەو مەرجانە پێی ڕازی بێ مەوانەی تەسلیم بوو دێت و سیستەمی سیاسی ئێران ئەگەر لە شەڕ بمێنێتەوە دواتر لە حاڵەتی غێری شەڕ زمانی مانەوەی نییە لەژێر ئەو بارودۆخی کە بەسەریە ئەسەد پێێنێ واتە هەموو باڵەکانی ئەکرێ کە تۆ هەموو باڵەکانی لێکرایەوە ئەو کاتە توانێت بەردەوامبوونی نادێت و لە هەر ئەگەرێکی دیکەدا لە هەر حاڵەتی شەڕێکی دیکەدا ناتوانێت بەرگی لە خۆی بکە بۆی ئەگەر ئێران بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بووە نەگەشتە قۆناغی ئەم شەڕە بەڵام ئەستا دوای ئەو هەموو شەڕە و ژێرخانی ئابووری و پیشەسازی و تەنانەت مەدەنی و زانستی ئێرانیش کراوەتە ئامانجی و پێکراوە ئەنی ئێران ئامادە نیە لەژێر ئەم بارودۆخەدا
ئێران طبیعەتێکیە لەژێر لە ڕابردووە بۆ جۆرە بوو لەژێر حاڵەتی جەنگە ئامادەی ڕاگررتنی جەنگ نییە کاتێکە لە هەشتا عراق هێرشی کرد لەسەر ئێران پێوا بوو لە ماوەیەکی کەمدا کۆڵە ناوچە ئەگرێ بە تایبەتی خۆزستان و ئەوانە دواتر داوای دانوستانەکە و ئێران بە مەرجەکانی عراق ڕازێ چونکە لەبەرەوەی بارودۆخی خراپ بووە لە حاڵەتێکی پێکدادان ملایانی ناوخۆیدا و هێشتا پێی خۆی نەسەپاندی و بەڵام ئێران ڕایگەان لە حاڵەتی داگیرکاریە ئێمە دانوستان ناکەین بۆ بوو دواتر کە خاشی خۆشی ڕزگار چون ناو خاشی عراقشەوە دواتر بە ناچایی لە 82 6 ساڵ دێژێ بە شەڕی بەڵێ ئەوان ئامادە نەبوون جەنگرا بووە چکە پیانەوە لە حاڵەتی پێشوتیان خاکمان داگیرەوە تا 82 مەشەڕ ڕناگری دواتر ژیان ئەبێ ئەو ڕژێمە بڕوات و تا کۆتایی ڕژێم ئەگەر تەمامە قسەی خوێنی ڕگەی 20 ساڵیش بەردەوام بێ بێمە لە شەکردن بەردەوام بین بۆ ینی ئامادەین لەم حاڵەتە بەزەوت پێویست بوو بە پاکستان بۆچی پاکستان هەندێک خوێندەوەیان بۆ یەکت کە ئێران ڕازین لێ بکردەوە و کاک مامۆستا شێران مەژنی پێکرد کە وەزیری دەرەوەی ئێران وتی ئێمە دەتوانین بچین بەس کێشەکە لە شوێنێکی ترە کێشەکە لە ئەو بەرجە قورسانەیە لەو مەرجە گەورانەی کە ئێران بڵێن ئەمریکا دایناوە بۆیە ئەگەر ئەمە بکەن ئەو بانای تەسلیمبوونی ئێرانش ئامادەی تەسلیم ئەوەی کێسا باڵادەسی لە ئێران هەیە بریتە لە سوپا بریتە لە عەقڵە سەربازەکان ئەمان پێیان وایە مانەوەی خۆیان بریتە لەم سیستەمە موشێکی و لەم توانە سەربازی کە هەیەنە ئەوان شتێکە بە ئاشتی لە دانوستانە ئامادە نەبوون تەسلیم بن ئێستا لەم حاڵەتە ئامادەنن عراقچی خۆی وتی عراقچی پێی وتم ئەوەی بە شەڕ دەستانێنەوە بە ئاشتی بەدەستانێنەوە بە دانوستان ناتەن بە شەڕ نەتانێنەوە بە دانوستان ناتەن بەڵێ ئەمە لە دومیشان باسیەوەی باڵێن جواز ظریف کرێت تەمان جواز ظریف لەگەڵەوەی کە خۆی دیبلۆماتکاریشی بەتوانایە باشە لەبەرەوەی و لەگەڵ ئەوەدایە کە لەگەڵ ئەمریکیەکان بە جۆرە لە جۆرەکان ڕێکەوتن بکرێت ببن بە هاوپەیمان چونکە جواز ظریف بەکالۆریوس و ماستەر و دکتۆرای لە ئەمریکا خوێندووە و لە تیمی نوێنەرایەتی لە سەرتای شۆڕشۆ لە تیمی نوێنەرایەتی ئێران بۆ لە نەتەوەگرتوەکان دواتیش نوێنەر بوو تا دوایی کابێتە وەزیری خارجی و بامان شێوە پەیوەندی لەگەڵ ئەمریکان و لە کاتێک کە بەتایبەتی بۆ دانوستان کە دانوستان لە 2015 گەشت بە دانوستان بەڵام ئەمەی کە ئەمە دێڵێش ئێستا سپا ئەمەی قبول نییە جواز ظریف دەڵێ ئێران توانێتی خۆی ڕابگرێ پێویستە بکە بە دەستکەوت وەکو سەرکەوتن ڕای بگەێنێ گەروی هورمز بکاتەوە لە بەرامبەر چیدا لە بەرامبەرێک کە ئابوورەکانی لەسەر ڕابگیری ئەمە لەلایەک لەلایەکەوە بێن لەگەڵ ئەمریکادا ئیتفاقی دەستدرێژی نەکردنە سەر یەکتر دەستدرێژی بۆ واژۆ بکەن وە ڕێک با بڵێن پەیوەندی ئابووری پێکەوە گرێ بدەن ئەمە چونکە بیرمان نەچێ یەکێ لەوانەی کە با بڵێن دژاتیکردنی ئەمریکا ئەتوانین بڵێن بۆتە یەکێ لە بنەماکانی شۆڕشی ئیسلامی ئێران چکە شۆڕشی ئیسلامی ئێران لەوەتی لەسەر حکومە ئەڵێ مەرگ بەر ئەمریکا ئەمریکای شوباندۆ بە شەیتانی گەورە بە ئیستیکباری دەولی ئێستا ئەگەر بێ لەگەڵ یا بەو شوەیە کە جواز ظریف بڵێ تطبیع بکات و علاقە بێتە هاوپەیمان و ڕێکەوتن بکە کەواتە ئەوە کە لە ڕابردووە کردیان هەمووی با بڵێن پێچوانە ئەبێت و وەک چۆن لێکێ لە چاپەکەوتەکانە بە خامنێڵن دوژمنی تۆشیە یەکسەرەڵێ ئەمریکا ئەمەشان لە چیەوە سەرچاوی گرتووە لەوە چونکە مێژوێکی ئەو کاتی کە بۆ نمونە دکتۆر محەممەد مصدەقە لە مێژوو ئێراندا ڕوون و دیارە کە با بڵێن نوتی خۆماڵی کرد سەرۆگۆزیران سەرک بەڵێ پەرلەمانتار بوو دواتر سەرۆکی کوتێ پەرلەمانی دواییک بوو بە سەرۆگۆزیران و ئەم با بڵێن ڕابەری خۆماڵیکردن نەوت هەمووی بۆ ئینگلیز و ئەمریکا پێش شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1953 باشە بەڵام شار ناچار بوو کە هەوڵی کودەتایەکە نە سەرکەوتوو لەبوون شار ناچار بوو ئێران بەجێ بێڵێ دوای ڕای کرد دواتر عێراق لێر بۆ ئیتالی بەڵێ دوای چوو بۆ ڕۆما و دواتر ئەمریکیەکان ساواک لەگەڵ باڵێکی با بڵێن سەربازی ناوخۆی ئێراندا ژنەڵە زایدی ئینقلابیان کرد و مصدەقی نابد و شایان جێڕایەوە بۆیە لەو کاتەوە ئەم ڕژێمی کە هاتە سەر حکم بڵێن خومینی و هاوپەیمانەکانی پێیان وایە کە هەرچی لە ئێرانە گوزەراوە کرد دواتر لەوە بەدووە ئەمریکا بووە پشتیوانی سەرەکی شا و شا بووە پۆلیسی ئێران لە پۆلیسی ئەمریکا لە ناوچەکەدا بۆیە پێیان وایە هەرچی شا کردوتی ئەمریکای لە پشتۆ بووە ئەمریکا بەرپرس بۆ لەوەی کە بەسەر ئێراندا خۆی وانە بوو هاتووە
ئەمە تەسەوری بابلین اختلافەکان من یەک دوو نمونەیەم ببوورە پێتەمەشیان ئەم کارگەی ئیستیلەی کە لێیاننا هی ئێران طبعا هیچێک لە گەورەترین کارگەکانی دروستکردنی ئیستیل شاکاتی خۆی چوو بۆ ئەمریکا داوای کرد یارمەتی بن دروستی کە ئەمریکەکان ڕازی نەبوون جان بۆچی تێ ئێمە خۆمان پێتە فرۆشی چۆن ئێساڵن تۆ ئەتۆم بۆچی ئێمە خۆمان پێتە فرۆشی شار ڕێک چوو لەگەڵ سۆڤێت کە دوژمنی ئەمریکا بوو ڕێکەوت ئەم شوێنەی دروست کرد کە ئێستا لێدرێ بەڵێ طبعا شات لەبینی ئەمریکا و سوڤێدا یاری گەمەی کردو لەبینی ئەمریکا و سوڤێدا چەند جار گەمەی کردو هەفتا و سێ کە ئێستا ڕێک بکو ئەو دۆخەوایە بگرە خراپتریشە کە نەوت بوو بە کارتێکی سیاست دوای شەڕی هەفتا و سێ دژی ئیسرائیل ئەمە شا زۆر سوودی لێبینی چکە نەوت بە ڕێژێکی خەیاڵی پاری نەوتسیادی کرد شا کەوتە دژایەتی هەندێک سیاسەتی ئەمریکا ئێستا کۆمەڵە چاوپێکوتنی کۆنیان هێناوەتەوە دژی جوولەکە و لۆبی ئیسرائیلی قساکە کە ئەڵێ ئەمانە بڕیاری ئەمریکایان لایە ڕۆژنامەکان بۆ ئاراستە ئیشەکەن و ئەم کاریگەریە نەک بۆ ئەمریکا بۆ خودی ئیسرائیلیش خراپە بەڵام شتێکت بە کورتیمان ئەوە تۆ بۆ نەحەز لە شتی ڕژێمی تازەکەیوە ئەمریکا بەرپرس بووە ئەمە دووە کاتێکە لە مانگی دەی هەفتانودا محەممەد ڕەزاشا ئەچێتە ئێران بۆ چارەسەر بۆی نەخۆشیەوە ئەمریکا ئەچێتە ئەمریکا ئێرانەکان هەمان ترسیانە دووبارای بێتەوە جارێکی کە ئەمە هەوڵە بۆ هێنانەوەی نەزاری نەخۆشی محەممەد ڕەزاشا ئەمە هەوڵەکە بۆ کودەتا ئەمە لەلایەن دووەم کە قەزەی بارمتەکان بۆی ئەوە قەزەی بارمتەکانی بەسەرهات کە جەنگی عێراق هەڵگیرسا پیانۆ و ئەمریکا لە پشتی عێراقەوەیە ئێوێ ڕژێم بڕوخێنە دواتریش دەرکەوت ئەمریکا ڕۆژاوە هەمیان پشتیوانیان لە عێراق کرد دژی ئێران بە خەلیجیشەوە ئێستا گلەیان هەیە ئێران بەتەنیا ماوە بۆی ئەمە کێسا ئێران ئەمڕۆ بەتەنیا تا ڕاتیەک تاوان سۆڤێت و بڵێن رووسیا و چینەکان هەنێک ڕەنگە هاوکاری هەواڵگیری لە سوودارا بکەن بۆیە ئەمە ئێران ئەمڕۆ بەتەنیا لە مێژوودا ئێران پێی وایە هەمیشەم تەنیا بووە ئەمە وای کرد کە ئەمان ئەمریکا بە دژمنی خۆیان بزان بۆیە دژاتیکردنی ئەمریکا بۆتە بەشێک لە بنەماکانی شۆڕشی ئێران بۆتە ستراتیژی لای ئێران بە ئەم بەڵگانی کە باسکرا بۆ ئێستا کە داوای تەطبیق کرد لەگەڵ ئەمریکادا ڕێکەوت نەکرێت لەگەڵ ئەمریکادا ئەمە شقامی با بڵێن ناوەندی دەسەڵاتی ئێران قبولی ناکرد بۆیە هەست لە دوانشی لەم جۆرە لەلایەن ڕفرم خوازەکان و بە زیان بۆ ڕفرم خوازگان پێیان وایە تاقێکیان بکەیتەوە ئەیکەن بە پەنجەرە و دەرگا دوای ناڕۆن ئەمریکا وای تێگەن یان یام سیستەمەیە ئەمریکا دێمە خزمەتان ناوبڕێکمانە دوێ دێنەوەکاتوانیش بێدەنگە زۆر بەکورتی ئەو بەس بۆ بێدەنگە دوایی ئێمە قسەکانی پێ نەبڕین دێنەوە خزمەت بەڵێ بەڕێزان ناوبڕێک و سەری کاتژمێر دێنەوە خزمەتان جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە بەرنامەکەمان دەین خوێنەوەی زیاتر بۆ شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران دەکەین کاکەتوان بابین و لای بەڕێزی سەبارەت بە کەوتنە خوارەوەی فڕۆکە گەر شتێکت مابووە سەبارەت بە فڕۆکەوانەکەش وایە بڵین ئەمریکا ترسی ئێران ئەو پارچانەی بکەوێتە دەست وەکو چۆن زۆر جار بڵێن کەوتۆ دەست چینەکان کۆپی بکەنەوە لە ڕووی تەکنەلۆژیەوە نابەتەچی ترسی هەیە بە تایبەتی ئەم بۆ ناوخۆی ئێران کاتی خۆشی بەشێک لەم سیستەمە درۆنیی کە هەیەی ئەگەڕێتەوە بۆەوەی کە توانی چەند درۆنێکی ئەمریکی پێچێت و لەسەرەوە ئەندازیاری پێچوانی بکە بە تایبەتی بۆ F-35 شەریکەی لاکیت مارتین لە کۆمپانیایکی زۆر گەورەیە و کۆمپانیایکی پشتیشە واگەر بێت و ئەو هەواڵە بڵاو بێتوانێت کە مەسەرەن فڕۆکێکی F-35 یان بەشێک لە پارچەکانی F-35 کەوتۆتە خوارەوە و کاتە و تەکنەلۆژیایە ڕەنگە لە لای چینەکانیان لە لای ڕووسەکان کەشف ببێ کە چۆن توانای هەڵگرتن و هەڵمژینەوەی شەپۆلی ڕادوێیەکانیە بێ و ئەوە کاریگەری ڕاستە نا بۆ F-15 بۆ شێوەیەنە بەڵام کاریگەری لەسەر پشکەکانی کۆمپانیاکەی بە شێوەیەکی گشتی باشە بەسبارەت بە فڕۆکەوانەکە یەکیان وتیان دۆزیۆنێتەوە ئەوی تر بڵین لێکەوتەی هیچ لەسەر جەنگەکە دەبێت بەتاکید لێکەوتەیە بێ بەڵام بە مەجموعەیە شت هەیە لەسەر بنەما ئاسمانی ئەمریکا کەمتر قسەی لەسەرەکرێ وەکەوەی کە چۆن پێشتر مجموعی بابەت هەبوو لە سەگەروی هورمز بە شێوازێکی جیاوازتر قسەی لەسەرەکە ئەوەیە کە پێوتێ سورتی فلای یعنی ڕێژەی فرینە ئاسمانیەکانی فڕۆکەیەک طبیعی هەموو فڕۆکەوانێک و خودی فڕۆکەکەش بە ڕێژەیەک توانای فرینی هەیە تۆرشە بە ڕێژەیەک بۆ نمونە لەو بۆ منە فڕۆکەیەکی ئەگەر F-16 بە نمونە وەربگرین لە دوای 500 ساعت فڕینەوانێ پێویستی بەسیانەی متەوەسط هەیە لە 500 ساعت بەرەو سەر پێویستی بەسیانەی کامل هەیە و خودی لایانی دەرونی و تەندروستی فڕۆکەوانەکەش بە هەمان جۆرە لە دوای
ڕێژەی فرینێکی بەردەوام ئیتر ئەو فڕۆکەوانە ماندوو ئەبێ هەر دکتۆر وانەیە و پرۆتۆکۆلە لە ڕێگەی ئیسرائیل بڵاو بۆ تۆ حەبی تایبەتیان ئەو پرۆتۆکۆلە توبیانەی کە پەیڕەو ئەکرێ بۆ کەسی فڕۆکەوان خەریکە لەو ئاستە دەرئەچێ ئەو ڕێژەی فلانەی کە هەم ئەمریکا هەم ئیسرائیلەکانی کەم بۆیە بەو شێوازە زۆرە کەاتونەتە سەر ئاسمانی ئێران یەکێک لە گرفتەکانیشان ئەوەیە هەرچەند تۆ زۆر لەسەر مەسەلەی ئەم شەو من هەر قسە مەسەر فڕۆکانە کرد فڕۆکانە دەچی فنسبەت گەوی هورمز زوانەی مەجاری پێشوو باسمان کرد ئەسە شتێک هەیە ئەوە زیاتر میدیای ئەمریکی بەشێکی مەبەستیانە مەسەلەی گەروی هورمز لە چوارچێوەی ئەم دەستەواژەیە ئاماژە پێبن کە پێی بڵێن داخستنی گەرو داخستنی گەرو شتێکە کۆنتترۆلکردنی هۆشمەندانەی گەرو شتێکی ترە ئەمەی کە ڕوو ئەیا پێی ئەوترێ کۆنتترۆلکردنی هۆشمەندانەی گەروی هورمز کۆنتترۆلکردنی هۆشمەندانی گەروی هورمز چۆنە ئێرانەکان مەبەستیانە طبیعی هەموو ئیشێک کە ئەکرێت قبولکردنی لایانی نەرمی بەرامبەرەکە زۆر گرنگە تۆ دیقەت بە لە خلالی ئەم مانگە کە تێپەڕیوە دۆخێ دروست بووە سەرۆگۆزیرانی مالیزیات پەیوەندی کرۆ بە ئێرانەوانەیە لە سپاسدانەکەم کەشتێکی ئێمەتان بەر هیندستان تەلەفۆنەکە ئاڵێ سپاسدانەکەم ئێشتان دوو کەشتی ئێمە دەڕۆن دوێنێ ماکرۆن لەبەرەوەی قەرار بوو ئەنجومەنی یاساییش بڕیارنامەیە دەرکا لە دژی ئێران بۆ کردنەوەی گەروی هورمز بە هەر هینێک بێ بە چۆنەڵی بە فشار ئەوە بۆ ماکرۆن و چین و ڕووسەکان ناڕازی بوون ئەوە ڕێگەی یاوە دوو کەشتی نەودگوێزەرەوە بۆ فەڕەنسا بڕوا بۆیە فەڕەنساش پەیوەندی کردووە دەستخۆشی لێکە ئەم وردە ینی وردە وڵاتان بە دۆخێکی نەرم هەمووەکو بەو دەسەڵاتە نەرمە ڕیانە کێشێ بەوەی کە ئەم هەژمونیان بەسەر گەروەکەی قبوڵە مەرحەلەی یەکەمە یعنی قبولکردنی هەژمونیەتی نەرم بەسەر گەروەکە دووهەم لە ڕێگەی ئەم گەروەوە وردە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ئەمریکا دوور بخاتەوە سێمینیان کەلار هەمووی مهمترە ئەوەیە کە بڵێ چکە لە ناو کۆمەلگەی نێودوڵەتیاوە لە ناو مەحافیلە نێودوڵەتیەکانە ئەکری کاردانەوەی خراپی لێ بکرێتوانەیە کە ئەگەر بڵێن بە تەواوەتی داخراوە بۆ ئێران هیچ کاتێکم مانگەشەی نەکردوە قەتیش ناڵێ بە تەواوەتی دامخستووە ئەڵێ کۆنتترۆڵێکی هۆشمەندم کردووە لە بەرامبەر دژمنە داخراوە ئەو وڵاتانی کە دژایەتیان کردوون بەرامبەرەوانە داخراوانی کە دژایەتین دۆستن لە یەکەوە تا پێنج هاتۆ پلەبەندی کردو و ئەشێوێت سیستمی ترانسێتفی بەسەر بستەپێنی سیستمی ترانسێتفی یانی چۆن بتوانێت داهات لەم گەروەوە پێیا بکە لە خۆناغی داهات و مەبەستە بەڵێ ئێستەوە خەریکە ئوستازی $2 ملیۆن دوو نوع هەیە ئەو دەوڵەتانەی کە ئەندامی کۆنەواسیێنی جنێفن یعنی پرۆتۆکۆلەکانی قانونی نێودوڵەتی جنێف بۆ یاساکانی دەریاوانیان قبول کردووە بە جۆرێک گەروەکانی خۆیان ڕێخستووە ئەوانەی کە قبولیان نەکردووە بە جۆرێک ڕێکیان خستووە بۆ نمونە تورکیا ئەندام نییە لە کۆنەواسیێنی جنێفا لە گەروی بۆسفۆرەوانەیە کە هەر کەشتێک تێ ئەپەڕێت نسبەیەک پارە وەرەگرێ بەم نسبە پارەیە کە پێی وەرەگرێ پێ بڵێ پێ ئەوتێ باجی تێپەڕبوون ترانزیت فی نۆکەندی سویسیش بە ماشەوەی مسرەکان وەرێگرن بەڵام ئەو دەوڵەتانی کە ئەندامی کۆنەواسیۆنی جنێفن یعنی ئەندامن لەو پەیمان نامانەی کە تایبەتە بەڕێخستنی کاروباری دەریاکان ئەمانە ناوێکی کیان بۆ دۆزیوەتە ئوستاز پێوترێ پایلۆت HF یعنی ئەو کاتە ناڵێ باجی تێپەڕبوون ئەو کاتالێ چۆن ئەڵی ڕێنیشاندەری دەریایی ئەمە چێ واڕێکی خستووە کەنەدا لە گەروی سانت لۆرنس دانیمارێک لەگەڵ ئوسترالیا بۆچی ئەوانە بڕی ئەندامن لە پەیمان نامەکەیە ئەڵێ تێپەڕبوون لە گەروەکانە هەستیارە پێویستی بە شارەزایی دەریاوانی هەیە ئێمە بێ بتان پارێزی پێشتان بکەوین و ڕۆک و ڕێنیشاندەرێک ڕێگەکەتان پێ بڵین چونکە ئەکرێت تووشی زەرەروزیان بڵاو بێتەوە یان کەشتێ غەرق بێ گەروەکە بگیرێ لەبەرەوە ئەویش باجێ وەرگێت ئێستا ئێران مەبەستێتی ئەمە خۆم ئەو کاگوشیار باسی کرد ئەمەوە نییە کێمە ماڵی من پێ خۆش بێ ئەمە ڕووبە من ئەڵێم ئەم شتە ئاوا ئەڕوا پێشتی لەسەر گەروی هورمز قسەمان کرد کە بۆچی وا ئەڕوا ئێستا ئێران ئێوێ بەنەرمی ئەمڕۆ عێراقیان دەرهێنا ئێوێ بەنەرمی ئەم یاسایە جێبەجێکە جا ئەتوانێت جێبەجێکان ناتوانانی ئەویان شتێکی کەیەوە ئەوە کرێ قسەی لەسەر بکرێ بەڵام بەرەو ئەمە ئەڕوا ئێران لەبەرەوەی ئەندام نییە لە پەیمان نامەی جنێفا ئەوێ ترانزیت فی جێبەجێکە ئەو کاتە ڕەنگە گەروەکە ئەو کاتە قسەیەگەی ڕخنەیەکی لێگیرێت ئەوەیە کاڵێ گەروەکە گەروێکی نێودوڵەتیە خۆ بەتەنیا مافی تۆی پێوە نییە ئێران زۆر دەمێکەیە پەیوەندەکانی لەگەڵ عمانە زۆر باشاڵێ لەگەڵ عمانە پێکەوانێ و داهاتەکەشی دابەشەکەین و پێکەوە ئەوە بەرەو ئەوە ئەڕوا بەنسبەتی گەروی هورمزەوانێ باش بەنسبەتی بابلمەندە بێسە زۆر بۆ بە کێشە گەروی بابلمەندە لەسەر بابلمەندەویش خۆی گەرو بابلمەندەب ئەو گەروەکە ئەڕۆیتە ناوە پێوتێ مندەب لە زمانی عەرەبیانی فرمێسک گەروی فرمێسکەکان بۆ ئەوە گەڕێتەوە کاتی خۆی ئەو ناوچەیە
ئەوەی پێوترێت چەتی دەریایی و ئەوانەی تیا بووە ئەو کشتیانی کە لەو ناوچەیە تێپەڕیون بە بەرداوامی ڕوبەڕووی چەتەی دەریایی بوونەتەوە ژیانیان لە مەترسیا بووە و هەروەها ئەو بایەی کە لە ئۆقیانوسی هیندیەوە دێ بەو گەروایە تێپەڕێت هۆکار بووە لەوەی کە کەشتەکانی هەڵاوەتە سەر کەناراوانێ بۆیە ئەو گەروە بەرداوامی مەترسیدار بووە و بۆیە ئەوە لێوە هاتووە و ئەو دیقەت بە یەک دوورگەیەک لە ناوەڕاستەکەیاتی پێوتێت دوورگەی پریم ئەمە کاتی خۆی بەریتانیەکان داگیران کرد مەلیکە ئەلیزابێت بەخۆی هەنگی هاوسەرگیریەکەی لەو دوورگەیە بەڕێوە بردەوە بەڵام ئەمە کەی گرنگجی گەروی بابل مەندەب دەرکەوە ئەو کاتێک کە بەریتانیەکان سەردەمی ناپلیۆنا هاتن نۆکەندی سویسیان کاتنە سەرەوانێ میسریان داگیر کرد نۆکەندی سویسیان هەڵکەن ئیترە و کاتە دەریای سوور وەکو بۆریەکی لێها و لە خوارەوە گەروی بابل مەندەب لەسەرەوە نۆکەندی سویس قوت و سەروەتی هندستان ئاسیا بوو هندستان بوو ئەم ناوچەیە بوو بۆیە ئەم سنووری کۆنتترۆل جا ئەسا گرنگی گەروی بابل مەندەب چەند هێندە بۆ تەوانێت چکە وەکەوەی کە دەرەکەوێ گەروی هورمز زیاتر هەرچەنامە لە سایاسان نیە زیاتر ڕەتی هەیە بە وڵاتانی باشووری ڕۆژهڵاتی ئاسیاوە وەڵمە بیرمان نەچێت لە سایە 25 نەوتی وڵاتانی کەندا و بەشێکی زۆری بۆ یابان و کۆریای باشوور و چین ئەڕۆ بەڵام گەروی بابل بەڵێ هیندستانیش گەروی بابل مەندەب و نۆکەندی سوی زیاتر بەرەوچووە ئەوەی کە لێوەی ئەڕوا بۆ ئەوروپاڕە بۆیە گەروی بابل مەندەب لەم قۆناغەیە پێگە استراتیژیەکەی چەند هێندە بۆ تۆ چونکە ڕاستەوخۆ پەیوەندی هورمز گرنگترە لەم قۆناغەیە کە هورمز کێشەی تیا چکە سعودیش ئێستا 7 ملیۆن بەرمیل لەو تەنێرێ لێەوە چکە بۆری خسۆتە کار بۆ ئاراستێ ئستازەوە 5 ملیۆن ئەوەی بەندەریەن بۆ عەڵەی جا خۆمە گرفتێک هەیە ئێستا کە گرتی قەت بە ینی ئەگەر دا بخرێ کاریگەرەکەی بەڕاستی کارەساتەوێەوە جا دەتوانرێەوەم بکری ئێستا ئەمە چەند ڕۆژێکە حوسیەکان بە شێوازێکی فەرمی هاتوونەتە جەمعەکەم باش موشک بارانی باشووری ئیسرائیلی ژەکا کەسی جوابی نایەتەوە هۆکارەکەشی بۆ واگەڕێت نانەوێت خۆت نایبینی نانەوێت تەساعود موشکێکی هاویشت یەکسەر هێرشانە کرد نانەوێت تەساعودی قەیرانەکە ببێ بۆ تجارەت و بازرگانی جیهانی بازرگانی کۆنتینەری پێ لە 85 بۆ 90 بازرگانی جیهان کاکتۆر بازرگانی کۆنتینەریە بەسەر ئاوا ئەکرێ ئەم کاتی خۆی سەماگلەوە پێش بەرنامەیەکمانکە لەسەرم گەروانە بەناو ئەم گەروانەیە کرێ ئەم گەروانە بۆ چکاگەبێت و ئەم گەروانە نەبێ ئەو کاتە پێویستە بە دەوری شاخی ئەفریقایاوی کە پێوتێ دەماغی ئومێدینیک زۆر دوورەکەوێتەوە دیلیڤەری تایم سوتەمەنی زیاتر کاتی زیاتر ئەمانە پێچە 2000 ئەچێ لە سەر نرخینەکە لەبەرەوە بەهای ئەم گەروانە لەم قۆناغەیە چەند هێندا بێتوانێت و گەروی بابل مەندەب بۆ خۆی لە 115 بازرگانی جیهانی بە گەروی بابل مەندەب باکرێ ئەمە ئەوە بەڵام گەروی بابل مەندەب زۆر تەسکترە لە گەروی هورمزکان ڕێڕەوی دەریاوانیەکەشی زۆر باریکترە لە گەروی هورمز ئەمە ئەوە هەیە ئێستا کە گرفتەکە لە چیا هەیە سعودیەکان ئەو ڕێژەکەمان نەوتە کە نزیکی 5 ملیۆن بەرمیلە لە بەندەریەن بۆ ئەوە ئەیبان ئەگەر بێت و بیەوێت بڕوا بۆ ئەوروپا ئەبێ لە نۆکەندی سویسەوە بڕوا ئەگەر بیەوێت بێتەوانێت بۆ خوارەوە بۆ باشووری ڕۆژهڵاتی ئاسیا ئەبێ لە بابل مەندەب بۆ تێپەڕێ گرفتێک هەیە ئەوانیش شارەزای ئەم بوارن ئێمە چەند جۆرێکمان لە کەشتی ئەوەی نەور گوێزەرەوە هەیە چەند تایپێکمان هەیە تایپێکمان هەیە لە 100,000 بەرمیل ئەگرێ بۆ 500,000 بەرمیل ئەمە تایپی یەکی پێڵێن لە 500,000 بۆ ملیۆنێ تایپی دووە ئەوەی کە پێوترێ veri large لەگەڵ veri ultra نەوت گوێزەرەوەی پێڵێ ئەو دوو تایپە بە نۆکەندی سویسا ناڕوا چونکە نۆکەندی سویس لە ساڵی 1800 ئەوەنەیە کە فەڕەنسیەکان هەڵیان کەند و ئەو تەکنۆلۆژیای لەو سەردەمایە بەردەست بۆ زۆر بیدائی بووە توانای ئەوەی نییە ئەو کەشتینە و گوێزەرەوانەی کە بە نۆکەندی سویسا ئاڕۆن ئەوەی کە پێوتێ ئالترانی نە ئالتران نە veri large واتە لە حدودی 500,000 بەرمیل زیاتر بە نۆکەندی سویسا ناڕواگە بیریشمان بێ لە 2 ساڵ ئەو کەشتێکە گیر بوو چەندێک کاتی پێویست بوو هەرکە کێشە لە بابل مەندەب دروست بوو میسر نزیکەی 8 ملیار زیانی بەڵێ ئەمە لە ڕوویەکەوانێ بەڵێ ئەوە وتی لە 150 داهاتی نۆکەندی سویس کەمی کردووە سیسی خۆی ئەمەوت بەڵام ئەگەر بێت و لێوە بڕوە ئەمە لە ڕووی لۆجستیکەوە کێشەیە دروستەکات چونکە ئەو کەشتیە گەورەکان پێویستە لە نۆکەندی سویس دووبارە خاڵی بکرێنەوە بکرێنە کەشتی بچووکەوە لە دەرەوەی نۆکەندی سویس لە دەریای ناوەڕاستا بکرێنەوە کەشتی گەورەمە ئیشەکە چەند هێندە مەزاعیفەکە و ئەگەر بێتەوە بە باشی ڕۆژهڵاتی ئاسیاشا بڕاتەوە بۆ هیندستان و ئەوەی کە پێوترێ بۆ چین و بۆ ژاپۆن ئەو کاتە دووبارە بە بەردەمی حوسەکانی ئەمە ناڕوو لەبەر ئەوە پێی ئەم بابەتەکەی دوو جار هەستیارتر کردو بەتایبەت بۆ نەوت ئەو نەوتی ئێستا لە بازارە ئەفرۆشتی هی ئێستا نییە هی دوومانگی داهاتوومانگی داهاتووە ینی پێشوەختە ئەفرۆشرێت بەس دەتوانن ئەمە بکەن بەس بە ئەو بە کورتی دەتوان حوسەکانەوە بکەن گەرۆکە دابکەن ئوستاز ئێمە لایەن خست پێشتر بڵێ
حوسیەکان طبيعي من ناتوانم بە سریعی تۆ زۆر حەزەکەی بە سریعی جابم و ناودە دەخەمان پێداویان ئەو 12 حوسیەکان کاتی خۆی لە 2019 کە لە ئارامکۆیان ناسلماندیان کە ئەوانە هیچ پابندێکیان نیە بۆ کۆمەڵگای نێودوڵەتی چکە زای چۆنە ئوستاز دەوڵەتێک کە لە کۆمەڵگەی نێودوڵەتی سە ئێرانی ژەم گرفتەی هەیە لەبەر ئەوەی بە مروری زەمن بە درێژایی ئەم 45 ساڵە 47 ساڵە تۆ کاریگەری نامێنێت بە شێوازێکی پلیکانەی ئەم دەوڵەتە لە نێو کۆمەڵگەی هێناوەتە دەرەوە کۆمەڵگەی نێودوڵەتی ئێستا ئەم وڵاتە هەرچی بکا بەرامبەر کۆمەڵگەی نێودوڵەتی خۆی باچی نییە لەبەر ئەوەی دراوەکەی پەیوەندی نیە بۆ کۆمەڵگای نێودوڵەتیەوە باجی لەسەر ئەنواع و ئەشکال گەماروی لەسەر جا ئەمە بۆ حوسیەکان خراپترە لەبەرەوەی ئێستا حوسیەکان اعتراف پێکردنیشان نییە لەبەرەوە حوسیەکان زۆر ئاساییە بەلایەنەوەی ئەمە ئەکەن و لە ساڵی 2023 لە کەشتیەکانی ئیسرائیل و بەریتانیا و ئەمریکاشیانەوە بۆ یەرشێکی سێقۆڵیان کردە سەری 2 مانگ بە پێی یاسای سەر و کۆماکە دەسەڵاتیانە بەر 2 مانگەکە شەڕیان کرد نەتیجەی نەبوو خۆیان کشانەوەنێ باش بابین و خزمەت جەناب بزانین هێرشی زەمینی پێچی ڕووبدا یاخود ینی لەسەر ڕۆژی داهاتوو شەڕەکە بچێتە قۆناغێکی مەترسیدارتر وی ئامادەکاریەکان بۆ ئاراستەیان چونکە دۆناڵد ترامپ ئامانجەکانی گەورە داناوە لە ئێستا بەکشێتەوە شکستی سیاسیە بێ اینجا سیاسەتی ناوخۆیین ئەمریکا کاکیم زۆر تون وتیژن بەرامبەر بە یەکتری بەتایبەت دۆناڵد ترامپ خۆی کە هاتووە کاری لەسەر دابەشبوونی کۆمەڵی ئەمریکی کردووە لە ڕۆژی یەکەمەوە باش یعنی ڕاگەاندن کە بە هەمواری دووەم پارێزراوە مافی هەمواری یەکەمە بۆرە پێش هەموو هەموارەکان لە دەستورە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەوانی ئەو لە ڕۆژی یەکەمەوە ئەڵێت ئەم دەستگاهانی ڕاگەیان دوژمنن بۆ نمونە ئێستا سوپاسالار دەرەکەن هەرچی کەسێک ئێستا سوپاسالاریان دەرکردووە بەڵێ چونکە ڕێی لەگەڵ ئەوە نیە دای ئەم بەرپرسە لە هەموو لۆجستی هەر شەڕێک ئەمریکایکە بەرپرسی ئەساسی ئەو کەسەیە کە تەجروبێکی زۆری هەیە لەم بوارەیە کە ئەم هێزەی کە ئەنێردرێ بە وڵاتێک پێویستی هەبێ لە چەک و لەخواد لە هەموو شتێکەوە بۆ ئەو شەڕە باشە چکە دۆناڵد ترامپ لەر ئەساسە گومانی هەبوو لەم سیستەمانە ئێستا چەندێکە ئەڵێن ئەم خەڵک لەسەر ئەمە قسەیەکی وارەخنە لە ئێمەیە کرد پێشتر ئەمانوت کاکە ئەم قسەی ڕاست نییە دوێنێ CIA و دەستگای هەڵگری ئەمریکا ئەڵێن ئێران 150 موشک هاوێژەکانی دروست کردوێتەوە لە کاتێکە ئیسرائیل و ئەمریکا یانوت هەمومان لەناو لانچەرەکان باشە ناتوە ئێستا حزب الله ڕۆبەرێکی بچووکە ئەم هەموو هێزەی لێ درراوە هەر 100 موشک بە یەک جارە هاوێژی ئەبێ ئێران چی هەبێ چەند شاخی موشکی هەبێ بارحاڵ بەبەسم چی مسم وایە ئەگەر ترامپ ئێستا بکشێتەوە ئەکەوێتە بەر لێشابێکی زۆر بەتایبەت دیموکراتەکان وەسیان خراپە کۆماریەکان دیموکراتەکان چەندین ساڵە بەدەست ترامپ و بەدەست کۆماریەکانەوە دۆخیان زۆر خراپ باش بۆیە من بەرنامەی پێشووتم لە ئێستەوە 36 کەس ئەڵێ خۆم کاندید ناکەم ئەکشێمەوە لە کۆنگرێس باشە ئەزانی دەرناچێتەوە ئەگیناتیایەتی 10 ساڵە 20 ساڵە سیناتۆرە بۆ نمونە تیاتی 40 ساڵە لە ئەنجومەنی نوێنەرانایە لە کۆنگرێسایە ببوورن بۆیە ئەگەڕێ بۆ ڕێگەیەک ئێستا دوو پێشنیار هەیە یەکیانەوەیە دەست بگرێ بەسەر نەوتی ئێرانە بەتایبەت شێوازی ناردنی لە دوورگەی خارک ئەمە وەکو بارمتەیەک بیگۆڕێتەوە لەگەڵ ئێرانە بەرامبەر بە ڕێکەوتن بڵێ کاکەوە من نەوتەکەت ئێمەوە بیفرۆشە تۆش ئەبێ بیت ڕێکەوی لەگەڵم بەو مەرجانەی بۆ نەخۆی ئەوێ طبعا ئەمە ئەوانەی کە خەڵکی شارەزان باسیەکەن ئێمە گوێیان لەگەین لە ئەمریکاوە تۆ بڵێ منەچمەم دوورگەیە کۆنتڕۆڵەکەم چونکە بە موشک و بە درۆن وێرانە بێ ئەو سەربازانەی تۆ ئەبێ دەیان 100 کیلۆمەتر سنووری ئێران کۆنتڕۆڵکە بۆ ناوەوە بەراوردی کە بە سنووری عێراق و هەرێمی کوردستان کە تورکیا لە شەڕی پەکەی جاری وا 30 کیلۆمەتر 20 کیلۆمەتر بە بیانووی ئەوە هاتووە بۆ چونکە ئەو مەجالێکە ئەبێ هەبێ وەکو ناوچەیەکی ئارام یاخود بە فەرزەونێک کە ڕێگە بگرێتەوە ئەمە یەکێکە لە تەڕحەکان تەڕحێکی تر کە بڵاو بوو لە واشنگتن پۆست بۆ هەڵە ئەمە هەر ژەنرالێکی فەڕەنسی وتی ئەم ئەمریکیانە ئەبێتر کۆکایی نەمژن پێشەوەی بچنە کۆبوونەوە ئەیانەیە بچن نورانەمەکە دەربێنن ئەمە پێویستی بەچی هەیە بە 100 سەرباز هەیە هێزی تایبەت هەیە فڕۆکەخانەیەک دروستکەن یعنی شوێنێک دروستکەن بۆ فڕینی فڕۆکە تیمی شارەزای تەکنیشی بۆ یۆرانێم و ئەمانە بەرن ئەم شتە خۆ ئەزانێت لەکوێ هەیە پێشتیی وایان کردوە فەشەیە دەری بێنن ئەمە تقریباً هەر شێتانەیە ئەم فکری ئۆپەراسیۆنی چنگی هەڵۆ بەڵێ لەکراوە لە تەبەس لەم ساڵان نانازوو هەشتا باش بۆیە بڵێ ئێستا لە بەردەم چی دانیانی مادام یعنی ئێستا ترامپ زانی گرفتەکە لە چیایە کوردی خۆمانەڵێ هەل لە
بەتابێت لە عینە پیا و قسەیکە نابێت پەشیمان بێتەوە ئەوەی لاتوە کانی جۆرە شتێکی وتووە ئێستا پەشیمان بێتەوە بەلاوازی سێدەکرێت ئێرانیش گرفتەکە لەوایە کە وتمان سوپا ئاوا بەهێزە چونکە لای سوپای پاسداران پاراستنی شۆڕشی ئیسلامی پێش هەموو شتێریێت ئاسایشی هەموو دنیا ئاسایشی هەموو من ئەبێ ئێستا ئەبێ خەڵ تێگەشت بێت بە هەرێمی کوردستانیشەوە کە ئەمانە هیچ خەتێکی سوور نییە کە بگاتە سەر چکە کە تۆ خستە شەڕی بوون و نەبوونەوە هەنا بۆ هەموو شتێکە بات حتا لە ناوخۆی ئێرانیشە تونترە بێت بۆ داهاتوو باشە چونکە بڕیارەکە لای سوپایە ناتوانن ینی سیاسی و دیبلۆماتەکان ناتوانن قسە بکەن ئەمەی پاکستان کە سەری نەگرتووە بەشێکی ئەم مارجانەیە دۆناڵد ترامپ لە خەیاڵی خۆیە زانی نمونەیەکەوە باسەکەم لە مەجای عقاراتە کە ترامپ لەو مەجالای ئیشی کردو تۆ ئەتەوێت بینایەک دروستکەی کەسێک شوێنەکەی خۆی پێ نافرۆشێ لە ئەمریکا شتێکی پێڵەن مافی ئین هەوا ئەچی هەوای سەر بیناکەیەک ینی هەموو ڕێگەیەکی لەبەر بۆی کابرا ناچارکەی شتەکەی و پێ بفرۆشێ ئەم تاکتیکە بەکارهێنی ئەمە فەشەلی هێناوە چ لە دانوستانە باشە چکە ویتکۆف چی ئەزانێت لە مۆزوع جیۆپۆلیتی و سیاسی ئاڵۆزە نایزانێت وەکو وەفدی دانوستان کار بوو کە وەڵێ کاکە خۆ بەریتانیەکان لە گاردیان بڵاو بووە ڕۆژنە گاردیانی بریتانیا کە ڕاوێژکاری ئەمنی قەومی بەریتانیا لەوێ بوو ئەڵێ کاکە کۆشنەر و ویتکۆف لای ئێمە هەر جاسوسی ئیسرائیلن لە بابەتەکەی چکە تێناگەن بەریتانیەکان ئێمە ئەممان نەزانی چوون یارمەتیان بن تیمی تەکنیکی نەبردو ویتکۆف کە چوو ئەم تیمی تەکنیکی بردو بەمانەیەکی تر کۆی قسەکە لە چیایە هاوڕێچان ئەم بابەتە پەیوەندی نەبە ئەوەیە کە سیستەمەکە خەڵکە چەوسێنێتەوە کوتمی ئێستا هەموو ژێرخانەکەکەنە ئاماج ئەڵێتان گەرن بۆ چاخی بەردین باش پەیوەندی بە بەرنامەی ئەتۆمیەوە نییە ئەمە پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیلەوەیە ئەگەر تەماشا بکەکە ئیسرائیل دروست بوو لە بێن گۆرانەوە بۆ ئانێتر دیدگای جیاوازیانە بۆ بۆ چۆن ئاسایشی ئیسرائیل مسۆگەرکە سنووری یەکەم من ئەمە وەکو نمونەیەک بە خەڵک لەمەی خەڵک تێبکە وڵاتانی یەکەم کە دوژمنی ئیسرائیل کێ بوون میسر دراوسەکانی خودی فەلەستینێگان ناو فەلەستینە ئوردون سووریا و ئەوانەشی لە لوبنانەوە کردویان چیان بەسەرهێنا هەندێکی بە وێرانکردن بە سووریاشەوە بە لوبنانیش و کە تا ئێستا بەردەوامە کە ئەمانە ئامادە نەبوون بچن لەگەڵ ئیسرائیلە پەیوەندی ئاشتی بکەن بۆ نمونە ڕێکەوتنی ئاشتی بکەن میسر و ئەوانیان بەچی کردووە بە ڕێکەوتنی ئاشتی تو سریکە لە قەزی فەلەستینە ئێمە زۆر جار کورد گلەی خۆمانەکەین کەمەی ڕۆژاوا ڕووی داڵین کەس نییە لەسەرمان بدەنجا باشە ئەنی میسر و ئوردن دراوسەی ئینن خەزدا جینۆساید کرا دەیان هەزار مناڵژن کوژدا چی هەڵوێستیشانە بۆ چکە بە ڕێکەوتنی ئاشتی لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئاسکەری و ئەمانیان بەستۆتەوە باشە بۆی ئاسایشی ئیسرائیل بۆچی لە محەممەد مرسی لابرا چکە ترسیان هەبوو کە پێگەی سابت کرد بە بەهێز بوو ڕێکەوتنامەکە هەڵەوە شوێنێتەوە ئیسرائیل چاری میسر ناکە بەهێزترین وڵاتە لە ڕووی دانیشتوانە زۆر شتەوە نیان ناتوانێت لە شەڕێکی درێژخایەن نەبێت لەگەڵی ئەمە یەک دوو خەتی دوایەوە کوێیە کەنداوە عێراقە بۆ نمونە عێراق کە وای لێکرا و لەسەرەوە نەبوو کە ئێمە ئەچەوسێنێتەوە لەسەرەوە نەبوو کە دیکتاتۆرە سەدام لەسەرەوە بوو سەدام دوای ئەوەی مسر ڕێکەوتنی ئاشتی کرد کام دەیفت ویستی ببێ بە سەرۆکی جیهانی عەرەبی و بەرگری کە لە قەزەی فەڵەستین موشتێکی ناوێت ئیسرائیل کە ئەمە هەموو سەرکردەکانی عێراق بە حامد جبوریشەوە بە کەسە دیارەکانی نزیکی سەدام و ئەڵێن سەدام ئەمەی وەکو کارتێک بەکارهێنا زۆر بڕای پێ نەبوو ئێستا ئەم مەترسیش نەماوە ئاخر خەت ئێرانە کە بۆ ئەوەی ئیتر ئیسرائیل پێیان وایە چکە ئەمە سنوورە یعنی ئەمە لە ڕووی استراتیجیەوە بازنەی یەکەم بازنەی دووەم بازنەی سێم ئێرانە بەڵام بەمەش رازیینی نێستانێکیان ئەڵەن دوای ئەمەنۆری تورکیای خۆت بینیت بۆیە بەسەر و خەتانە خۆستە لە لوبنانەوە کێشەی هەیە حیزب اللهەیە حەماس بێتەوە چارەسەر نەکردەوە حوسیەکانە وەکو جەماوەر میسر بڵێ وەکو جەماوەرەکەی زانی دوو ڕێگە هەبوو بەسەر چاو بۆ فەڵەستینەکانیش و بۆ لایەنەکانتر یاسر عەرەفات ڕێکەوت هەموو شتێکی بەدڵی ئیسرائیل کە چیان لێکرد لە ئەخیرا لە ماڵەکەی خۆیان ئابلۆقەیاننا بە خواردنوش تیشەوە حتا هەندێک لێکۆڵنەوە شەڵێن ڕەنگە ژەهر خواردیش پێ بێ زەلیلیان کرد و بەو شێوەیە کە مرد باشە خۆ لە بەرامبەر ئەمایە هێزە دژەکان چ حەماسە چ ئەوانی ترە کە ئەڵێن تۆ لەگەڵ ئیسرائیل ناتوانانی بگەیتە ڕێکەوتنەوە ئاشتی چکە ڕێز لە ڕێکەوتن ناگرێت باشە ئەمەی لوبنان نەیانوت ئێمە ئاچین و حیزبڵان ناوەین دوێنێ سوپا ئەمە ڕاگە دوێنێ من لە جێرۆسڵم
ئەوەی قودس پۆست خوێنمەوە جێروسەڵم پۆست ئەوەی ڕێگەی ئیسرائیل خۆیانە سوپا بە حکوومەتیان تو ئێمە مستحیلە بتوانین ئەم شتە بکەین کە ئێوە پێتان بڕۆین لوبنان داگیر یعنی خۆیان ئەزانن بە سیستەمی ئیسرائیلی ئەمەندە بەرەو ڕاستڕەوی و تونڕەوی ڕۆشتووە ئەوانشی کە بڕیارە دەن تونڕەوەکانن وەزارەتە گرنگەکانی ئابووری بۆ ئەمنی لای سمۆرتیج و بنگڤێرە ناتەنیاهوش ئامانجی مانەوەی خۆیەتی بۆیە بە بەردەوامی من بۆیە وتم ئیسرائیل لە بەرنامەی پێشیتەوە ئەوەی ناتەنیاهو کردوێتی بۆ داهاتووی ئیسرائیل مەترسێکی زۆر گەورەترە لە دژمنەکانی لە ڕابردووە چکە هەموو سیستەمێک کە لە ناوخۆ کێشەی تێکەوت سەرەتای داڕوخانێتی کاریگەری دەرەوەی زۆر زیاتر لەسەر مامۆستاکە سەبارەت بە مەرجەکانی ئێران و ئێران لەمە دووە یاخود دەستبەرداری ئەو هێزانە دەبێت کە بڵێن هاوکاری کردوون هەنادەی شۆڕشەوە سوار بە جوگرافیەکەی ئێرانیش هێزی پێبەخشی یاخود بۆ بە کێشەش ئێستا بۆ منە باسی هورموز کرا ئەو هێز بێ لە ڕووی شاخۆ و عسکەری هێز بێ بەڵام لە ڕووی نەوتۆغازیشەوە ینی هەڵکەوتی جوگرافیەکەی لە بینی ئاسیا و ئەوروپا و خۆڵاتی ناوەڕاست کێشەی بۆ دروست نەکردەوە وڵا بەر لەوە کاردوسادا شتێکی کرد مەسلەی ئەو یۆرانیۆمەکە باش طبعا کارتوان شتێکی باس کرد ئۆپراسیۆنە چینگی هەڵۆ طبعا بارمتەکانی ئەمریکا لای ئێران 444 ڕۆژ بارمتە بوون چەند جار بەرنامەیاندانا پلانیاندانا بتوانن ئەم بارمتانە ڕزگارکردن نەیانتوانی و عملەکەشیان جارێک ئەنجامدا ئەنی بۆ ئەتۆمەکە هاتبوون بۆ بڵێن کاتی خۆی ئەزمی ڕاهینی تەنان ئۆپراسیۆن سەر باڵۆزخانەی ئەمریکا ئۆپراسیۆنیشان کرد بۆی ڕزگاریان کەن تووشی شکست بوون و هەر تیارەکان تووشی کێشە بوون لە بیابانی کۆپتەرێک و تاریکیان بەرێکەوتن هەشت کەسیان لە جوودەکانی ئەمریکا کوژران نانتوانی ڕزگاریکەن تاکو دواتر بەڕێکەوتن و ئەمە کۆتایی بە حکمی کارتەرێنان نێتوانیت خاوەی دووەمە سەرکەوتی بێ ئەو ڕۆژێک کە ڕێگان دەست بەکار ئەو ڕۆژە تەستیمی ڕۆناڵد ڕێگەن بۆ ئێران بە پارەوە وتویانە ئازادیان مەکەن تا دوای هەڵبژاردن ئێمە باشتر لەگەڵتان ڕێگەکەوین حتا لە ڤێتنامیش ئەمەیان کرد جەماعەتی کیسنجەر جا قسەکە لەوەیە ئایا ئەتوانن عملەیەکی ئاوا بکەن بۆ ئەوەی کە 440 کیلۆ یۆرانەمی پیتەنراوە کە ڕەنگە وەکۆڵە لەژێر دار و پەردووا بێ یا شوێنەکەی نەزانراو بێ یا لەوێ لەو شوێنە نەمابێ ئایا ئەتوانن عملێکی وا بکەن کە وەکو بیری لێکەنەوە بۆیە بەڕاستی کارێکی قورسە و ئاسان نییە جۆرێک لە قومای بڵێ تەوان لەسەر مەرجەکانی دانوستان یەکی لەو مەرجانەی کە بۆ منە دەستبەرداری هێزە پرۆکسیەکان بێ ئێران خۆی بە اعترافی خۆی ئەڵێ ئێمە لەم کارەدا توانیمانە سەرکەوتوو بین چکە پیان وایە لە جێژی عێراقیێراندا ئەگەر چی توانیان خۆیان بپارێزن بەڵام پیان وابە سەرکەوتوو نەبوون چکەوان دانویست ڕژێمی عێراق بڕوخێنن بەڵام بۆ کەربەلا بەس دوای ڕێگای قودس بە کەربەلایە تێپەڕێ بەڵام پیان وایە لەما سەرکەوتوون بەڵام لە جەنگی ناڕێکخراوە توانیوانە سەرکەوتوو بن چونکە سوپای پازەڕان کە هاتە سەردەسەڵات ئەزمموی شەکردیان نەبوون بە قیادەکانیشانەوە وهروە لەگەڵ هێزی معارەزەی عراقی و لەگەڵ حیزب الله لە لوبنان ئەمانە توانیان کە لەم ڕوانگەوە ببنە پارسەیان کە بتوان خۆیان پارێزن و سەرکەوتن لەم بوارەدا بەدەست بێنن ئەوەی کە ئەمڕۆ لە لوبنانە یاخ بڵین مەیدانی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ و زەمینی ئەمڕۆ لە نێوان ئەم دوو بەرە شەڕەدا بریتە لە لوبنان لەلایەن حیزب الله ئایا ئێران دەستبەرداری ئەمە بێ ئەنی قورسە بتوانێت دەستبەرداری ئەمە بێ چونکە کە تۆ دەستبەرداری ئەمە بووی ئەو کاتە متمانە لە دەزەدەی وەجارێکی هێزەکانی دیکە بۆ منە حوسیەکان یا چۆن ئێستا بۆ مناڵێن ئەمریکا متمانەی نییە بۆ نمونە وڵاتان ئەڵێن پشت لە وڵاتان و لە قەزی لە شۆڕشەکانەکە بۆیە ئێران ئێوێ ئەمە پارێزی بەس یەکشتمان بیر نەچێسە بۆ نمونە لە کوردی شاودۆخە هەبووی ڕابردووە ڕاستە سەرتاوە حیزب الله یارمەتی دراوە هەرچەنە بۆیە دەبەرەوە بوو کە ئیسرائیل چوو لە 82 لوبنانی داگیر کرد بەس حزب الله ئێستا هەم سەربەخۆیی سیاسی هەم ئابووری ینی ڕێکخراوێکی گەورەیە بەڕێوەبەری هەیە توانایەکی گەورەی هەیە بۆ ئێستا ئیسرائیل لە بانقەکانیدات کە پارە ئەیەن و قەرزێن و ینی ئەکتەرێکی گرنگە خۆی بەڵێ بەڵام کێ پشتیوانیەکە ئێران چێ دامێکە ئێران تەنانە هەنێکیان ئەوە کە لە دوانەدا یاخود ئەڵێن ئێمە لەسەر بڕیاری وەلی فەقیه شەڕەکەین لەسەر بڕیاری ئێران شەڕەکەین دژی ئیسرائیل
بۆ ینی لەم بوارەدا ینی ئێران قورسە بتوانێت دەست بەرداری سبار بە جوگرافیەکەی جوگرافیای ئێران یەکێ لە بۆتە ینی لانی ئەوەی کە ئەمریکاوانە هێرشی بکەنە سەر و بۆتە خاڵی هێزیش بۆ خۆی ڕوبەری گەورە و فراوانیەکەی و ئەو کە باس کرا بەڕێزان باسییان کرد لانی جیۆپۆلیتیکی ئەمە خاڵی بەهێزە بۆ ئێران ئێران قورسە بە ئاسانی بتوانێت هەموو سەرزەمی ئێران ناتوانانی ئابلوقی بێ سنووری زۆر لەگەڵ هەژنە وڵاتە سنووری هەیە تۆ ناتوانانی ئابلوقی بدێ لە هەموو لایەکان وەکو عراق نییە عراق تقریبا خنکێنرا بە وڵاتانی عەرەبی تورکیا لەسەر دەریا سنوورێکی فراوانی هەیە چ لەسەر قەزوین چ لەسەر کەنداوی فارسی بۆیە احتیواکردنی ئێران لە کارێکی قورسە کارێکی ئاسان نیە. بەڵام نەتو غازەکەشی وای نەکردووە کە وڵاتان چاویان لێبێ ئەمریکا وڵاتانی تر چاویان لێبێت جوگرافیای دۆڵەمەندەکەی بە نەوت و کانزاکان یەکێ لەوە کارەکان بۆتە خاڵی بەهێز لە ڕووی گەردان ترامپ ئەڵێ چین دەست بەسەر نەوتەکەی ئەبێ نوتی فەنزۆی لامەبەر نوتی ئێرانی هەشتاکان ترتاشتەکان وڵێ کاتە دەنەکە چاویان لە نوتی ئێرانە بووە چونکە ئەوی تەحکوم بە نەوتەوە بکە واتە ینی حکمی ناوچەکە حکمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئێران هەم خۆی دەوڵەمەنە بە نەوت و بە غاز و بە سامانی ژێرزەوی و هەم ئەتوانێت تەحکوم کا بە گەروی هورمزد ئەتوانێت تەحکومی بە ئابووری ناوچەکەەوە بازرگانی ناوچەکەەوە باشی خولەکێکمان ماوە کاکەتوان ئەگەر شتێک تێم پرسیارێک لێ بکەم تێبینیت وەڵای من خۆمێک دوو تێبینی من کاتی خۆشی باسی ئەم بابەتەمان کرد کە ئەمریکا بۆچی مەبەستێتی هێرشکە ینی چەند قسەکانی کاکتۆر ئەو لەو زاویەی خۆیەوە زۆر ڕاستە بەرژەوەندی ئیسرائیل شتێکە بەرژەوەندی ئەمریکا شتێکەیە ئەمریکا گرفتی گەورەی هەیە یەکێک لە گرفتە ڕئیسیەکانی 39 تریلیۆن دلار قەرزارە و ئەوەی کە خۆیان قەنەعەتیان پێێتی کە دەسەڵاتی دروستکردن و بەرهەمهێنان و ئەوەی کە پێوتێ کارگەی بەرهەمهێنانی داهاتووی مرۆڤایەتی گەڕێتەوە باشی ڕۆژهەڵاتی ئاسیاوە تۆ تەنها لە حاڵەتێک کاتوانی باشی ڕۆژهەڵاتی ئاسیا کۆنتترۆل بکەیت کە بەرنامەی پەترۆدۆلار و بازرگانی و ئاڵوگۆڕی داهاتوو بە دۆلارەوە بکرێت کاتێک گیشتۆتوانی ئەم دراوی مەرجع بە مەرجعبوونی خۆی بێڕیتەوانەیە کە سەرچاوەکانی سامانی سروشتی و کانزاکان لە لای تۆ بێ لە بەرەوەی ئەم وڵاتە بەرهەمهێنەرانە بە بەردەوامی پێویستیان بەوە بێ کە مامەڵە بە دۆلارەوە چێک لە فاکتەرانی کەوای لەکە بەجددی چاوی لەسەر ئێران بێت لەم قۆناغەیە ئەوەیە چکە ئێرانێکێکە لەو وڵاتانەی کە پێنجەم یەدەگی دەوڵەمەنی سامانی سروشتی هەیە هەم وەکو کانزا هەم وەکو نەوت و سامانی سروشتی باش کاتمان مامۆستاگەر زەناوی شتێک بە کورتی زەنی ئەمە ڕەنگە گرنگترین شت بێت کە بۆ خەڵک باش ئەم ڕووداوانەی ئێستا کە نەوتیش هەمووی ئەم ناوچەی نەوت و گازی هەمووی نەوەستاوە چۆن کاریگەری داناوەستەی کە لەسەر هەموو شتێک لە ئابووری دنیاەوە ئێستا کوردێکی زۆر هەیە لە دەرەوە زانێت لەسەر ژیانی خۆی کاریگەری هەیە باش ئەمەیە سەبەبی ئەوەی ناهێڵن وڵاتانی ئەم ناوچەیە یەک سربەخۆی ئابووریان هەبێ دوو سربەخۆی پیشەسازیان هەبێ خۆیان شت دروستکەن سێ سربەخۆی سەربازی هەبێ خۆی بتوانێت پیشەسازی سەربازی هەبێ و چوار ناشێڵن پرۆسەی ئازادی و دیموکراسی لەم کۆمەڵگانەیە سەر بگرێ چونکە وڵاتێک کە میلەتەکەی سەرکردایەتی هەڵبژێری ئەتوانێ بڵێ نا ئەتوانێ خاوەنی بڕیار بێ لەبەرەوە هەرچی کودەتا هەیە هەرچی جەنگەیە هەرچی کوشت و کوشتارەوەی بەهی کوردیشەوە ئەم مەکینەیە ئەم بزیۆنەرەیە ئەیجوڵێنێ کە ئەم ناوچەیە نابێ سەقابگیری هەبێ ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕۆژێک ئیسرائیل و عەرەبە ڕۆژێ کورد و عەرەبە ڕۆژێ فارس و عەرەب و ئیسرائیلە ڕۆژێ کورد و فارسە و ئەمە زۆر جار ئێمە کە قسەیەکە کرێ لە بەرەوە کەسەکە ئیکە بە هەندۆری ناگرین ئیبراهیم کاڵکن کە بەڕێوەبەری میتە هاکان فیدان کە چەندین ساڵ بەڕێوەبەری میت بووانە وتیان کاکە بەرنامەکەوەی شەڕێکی ناوخۆ لە بینی ئەم میلەتانەیە دروستکرد بۆ چونکە جیهان و ئابووری جیهان بەبێ نەوت و گازی ئەم ناوچەیە ناتوانێت بە ئاسانی هەناسەبە سوپاس دەکەم کاکتۆر بە کورتی طبعا ئامانجی ئەمریکا بە تایبەتی بریتێ لە کۆنتڕۆلکردنی باڵێن ڕۆژهڵاتی ناوەڕاست چونکە هەرچی ڕۆژهڵاتی ناوەڕاست کۆنتڕۆلکە کۆنتڕۆلی ئەتوانین تاڕادەیەک بازرگانی جیهانەکە و سامانی ژێرزەوی جیهانەکە و لە حاڵەتی ئەمەدا بووە ئەبینین کە ترامپ هەڕەشەکە ئەگەر تەسلیم نەبن یا ئەگەر مەرجەکانم جێبەجێ نەکەن ئەوە ئێران ئەگەڕۆ بۆ چاخی بردین ئەمە ژوای کە گەلی ئێرانی لەم کاتەیە کە زیاتر یەکگرتوو بوو زیاتر توش لە یاخۆڵم پشتیوانی کە سیستمی سیاسی وڵاتی خۆیان چکە ئەزانن کە وڵاتانی دیکە ئازادیان ناوێ و
ژیانی خۆشیان نایە بۆ خەڵکی ئێران بەڵکو ئەیانەوێ ببنە ژێر کەفی ئەوانە و یاگەر نەچنە ژێر کەفی ئەوانەوە یاگەڕنەوە بۆ چاخی بەردی. سوپاسان دەکەین سپاسیان کاتمان تەواو بوو هێرشێکی سێ قۆڵیش ناکردنە کورتی سەری زۆر دەکورتی ئەو کاتمان تەواو بوو سپاسان دەکەم سپاسیان دەبوونتان زۆر سپاس بۆ ئێوەش سپاسیان دەبوونتان سپاس بۆ بینەرانی بەڵێ سپاس باوکارانم خواتان لەگەڵ